بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگایەکەن هیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین ئەمڕۆژ لەگەڵ هۆنیا هاتن و خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی فیلمی پەیامی ڕۆژ دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. بەڵێ دەستخۆش سڵاوی خواتان لەبێ عزیزان و خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەر و بیستەرمان هیوادارین ڕۆژێکی خۆشتان هەبێت و ئەمڕۆژ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی پەیامی ڕۆژ کاتەوەرێک یەکەممان تایبەتە بە باسکردن لە پێشنگای نێودەوڵەتی کاری دەستی بازرگانی لە هەڵەبجە کە بەڕێوە دەچێت لێرە لە سلێمانیەوە دەچین لە هەڵەبجە و لەگەڵ سەرپەرشتیاری پێشنگاکە گفتوگۆ دەکەین سەبارەت بە پێشنگاکە کە چی لە خۆ دەکرێت و چۆن بەڕێوە دەچێت و هەوڵاتیان چۆن دەتوانن بەشداری بکەن و ئەوەی بزانم 5 پارێزگای هەرێم و چەندین پارێزگای ئێرانیش بەشداریان کرێ لەم پێشنگایە بۆ زانیاری زیاتر و هەندێک پرسیار لەگەڵ میوانەکەمان دواتر گفتوگۆی لەگەڵدا دەکەین و سەرەتاش تەوەری دوومان هەیە لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە بەردەوامیدان بە عیبادەت و پرسشەکان دەکەین دوای مانگی پیرۆزی ڕەمەزان زانین چۆن ئیدامەدان و بەردەوامی بدەین بەوەی کە ئەو عیبادەتانی کە ئەنجاممان داون لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا مانگی پیرۆزی ڕەمەزان بەدەرەوەی کە پێویستە عیبادەتێکی زۆری تێدا ئەنجام بدەین پێویستە کە بە دوا چوونەوەیەک بە ژیانی خۆماندا بکەین بۆ عیبادەتانە بکەین کە پێشووتر ئەنجامماندان و داوە بەردەوامی لەسەر ئەو عیبادەت و پەرستشانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجاممان داوە گرنگەکە زانین چی بکەین لەمە دواوە چۆن بەردەوامی لەسەر ئەو عیبادەتانەوە تەرکی نەکەین و بەردەوامی بدەین بە هەموو ئەو پەرستشانەی ئەو شەو نوێژانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجاممان داون دەستپێک دەچین لای کەشوها لە شاری سلێمانی ئەمڕۆ خۆڵبارێنێکی زۆر زۆرەوە بزانین کەشوهەوای شارەکانی دیکە چییە دواتر پەیامدەرانیشمان وەردەگرین زانایی لەسەر کەشوهەوای شارەکان وەردەگرین زانین بە کوێ گەشتەوە چۆن چۆنی لەو شارانی دیکە دەستپێک دەچین لای کەشوها. بەڵازان و سەرێکمان هەیە لە سەر مزگەری کە سەردەمانێکی زوو ئەم پیشەی هەربوونی هەبووە پێشووتر هاوڵاتیان بەردەوام لە نێو ماڵەکانیاندا قاپ و مەنجەڵ و شتانی کە پێویستیانە بۆ چێژلێنان هەمووی بە مز ئەنجامیان دەدا لە ئێستاشدا و پیشەی هەربوونی ماوە فیچەرێکمان هەیە لەو بارەوە پێکەوە بینەری دەبین.
بەنسبەت ئەم دوکانەوە کە داماناوە دوکانانی پێشنگای مسی ناوازەیە سەرەتا حەز و خولیایکی خۆمان بوو لەبەرەوەی کە خەڵک بەڵێ لە زمانی باو باپیرانمانەوە ئەم شتە هەبوو ئەم حاجانە هەبوو خەڵک بەکاری هێناوە بۆ خواردنگە و چێشتن و مەتبەخ و بابەتیوانە بەکاری هێناوە بەڵام لەم ساڵانەی دوایە بەرەبەرە کاڵ بووبوویەوە بەرەبەر لەناو خەڵکان نەمابوو لەبەرەوەی شتی کە زۆر هاتوو بەڵام ئێستا خۆشبەختانە لەخوا بەزیارە خەڵک گەشتەوە قەناعەتێک ئەمە شتێکی کوردەواری خۆمان بووەوە شتێکی بەسوودە بەکارهێنن دیسان خەڵک کەوتوتە ناو بەکارهێنان و بەعمەلیکردنەوەی لە هەموو جۆرەکانی لە جۆری پەرداخەکانی بێت لە جۆری مەنجەڵەکانی بێت لە جۆری تەشت و شتەکانی بێت خەڵی بەکارهێنێتەوە بۆ خواردنگەکانی لەناو مەتبەخەکانە زۆرینەی خەڵک حەزی لێت ینی بەتایبەتی عایلە کوردەواریەکان زۆر حەزیان لەم بابەتانە هەیە و بۆشیان سەلبێنراوە کە ئەم بابەتە شتێکی بەسوودە لە ڕووی سیحەیەوە شتێکی زۆر باشە وە جارانیش کێشەی خەڵک مەسەلا ئەرکمانبوونی زیاتی پێوە کێشە ئەیبر بۆ لای مزگەر لە لای مزگەر پاکێکردەوە ساڵانە بەڵام ئێستا وەسایل زۆر بۆ پاکردنەوە ئێستا جۆری شت زۆرە بۆ پاکردنەوە بۆ خزمەتکردنی بابەتەکان لەبەرەوەی تۆزە خەڵک ئێستا بەلای ئاسانترە و خۆ شتێکیشی جوانیشە بەلای خەڵکەوە. من دەمێکە میشاکەم تقریبی ئێمە لە نەوتەکانەوە میشاگەی لە نەوتەکانەوە دەستم کردەوە میشەکاتی خۆی کە حربی عێراق وێران هەبوو تا حربێکی گەورە بوو 8 ساڵی خەیان دوایەوە کە حربی عێراق وێران هەبوو مخەلەفاتی بەجێمە ئەو مخەلەفاتەیە کە دو عەرەب بەجێمێنێتەوە ئێتر زەرد و مسێک و مثلن و قاب و قاچاق و ئەنوا عەشقاش لەو جنوبەوە هات بۆ کوردستانە من دەستم کرد بە دوکاندانان کە دوکانم دانا ئەم سەرەکەم هەندێک شتی فۆکلۆر و توحفیات و شتی کلتوری ئەم وڵاتە جوانی تایە هاتم لە دوکان تاقم بۆ دروستکردن هەموو جیاکردن ئەمە دەستکەوان بە جیانسە تاقیەکەوە مەسەلەن ئەمە دەشۆرە ئەمە منجەڵی مسامە قام و قاچاقەیەتی ئەمە کەوجیرەکەیەتی ئەمە منجەڵەکەیەتی ئەمە دەشۆرەکەیەتی ئەمە ئیتر ئەنوا ئەشکال قاپ و قاچە کە لە ماڵەوە کاتی خۆی باوەپیران بکارێنە هاتمانم جیا کردەوە وردەورد خەڵکە هاو بەلا خۆم کەم شارەزایم هەبوو لە ئەمانە بەڵام حەزم لێ حەزێک و حەزم لە شتی فۆکلۆر و شتی میلەتەکەی خۆم حەزم لێوەمانە کە جیامە کردەوە مشتری خۆی بووە ها مثلا مشتریانی کە حەزیان لێدی تەمەن گەنج زۆر حەزی لەم ئیشە نییە ئەوانی کە لە ژیانە تەجروبەیان بینیوە مەسەن لە دنیاکە تێگەشتون ئەزانن میلەت چییە کولتور چییە ئەمانە چییە گەنجێکێتە سەر دنیاوە زۆر ئاگەی لەم شتانە نییە بێ ئاگای لەم شتانە ئێتە ئەوانی کە بابەت هاتم بۆ دوکان وردەوردە شتەکانیان لێکردم ئەی ماشەڵڵا لەم هەموو دەستکەوانە جوانە تەمە دەستکەوان شتێکی کۆنە خەڵک هەر حەزی لێکە شتی کۆن بەکاربێنێ. بەڵێ ئەم خواردنگە ئەم حاجەیە تاکید کە جیاوازیە لەگەڵ حاجەتەکانی ئێستا بە تایبەتی کە ئێستا جۆری زۆر هەیە کوالیتی هەر باش نییە بەڵام ئەم شتانە لە ڕووی سیحەش لە ڕووی تەندروستی سامێنراوە و لە مادەی ئاسنی تایە مادەی ئاسن کالێک لەگەڵ ئەم خواردنانە لەگەڵ خواردنەکە زەرێ نییە بۆ جسمی ئینسان بەڵکو بە سوودیشە وە یەکێ لەو سیفەتانەشی کە ئەمە هەیەی زوو پێئگات و درەنگی ستار دەبێتەوە کارلێکیشکا لەگەڵ خواردنەکانە زەرمەند نییە بەڵام بەعکسەوە لەگەڵ حاجەتەکانی ترا لەگەڵ مەسەلە بۆ نمونە نەڵێم کە جۆری فافۆن بشکێنین بەڵام لەگەڵ فافۆن هەیە لەگەڵ تیڤالێکی ئێستا کە لە بازاڕ هەیە جۆرێکی زۆر ناکوالیتێکی نزمی هەیە لەگەڵ ئەوانە کە خواردنەکان کارلێکە زەرری هەیە بەڵام ئەمە زەرری نییە بەڵکو بە سوودیشە سیاسە من نەخۆش هاتۆتە ئێرە کە دکتۆر ناردێتی بۆ لای من ئەڵێ بڕۆ پەرداخی مز بەکاربێنە بۆ ئاو خواردنەوە هەوانەی کە نەقسی ڤیتامیناسنیانێ بەتایبەتی لەبەر ئەوەی کە مس کالێکی ئاسنیتیایە مادەیەکی ئاسنیتایە کالێکە لەگە خواردنەکە ئیسفادە هەیە بۆ جسمی ئینسانەکە.
خەڵکی ئێستا وردەوردە ئێستا خەڵک تێگەشتوتر بۆ وڵات مەسەلەن پێشکەوتوتر بووە لەگەڵ جارانەی مەز زەرنەمی بەعسا هەر چواردەوریمان گیرا بوو کەس نێزانی هاچی خارج و ئەمانە بۆ شوێنەوە ئێستا خەڵک تێکەڵای وڵاتان بووە خەڵک فێری زانست و زانیاری و عیلم و هەموو شتێک بووە خەڵک ئێستا شتی وایەنێتە دیزایانی وا جوانێتە بۆ وڵات کار نازانی شت لە هەموو وڵاتان و ئێستا شت لە ئەوروپاوەشی دیەوە بۆ ئێرە لێرە چێتەوە بۆ ئەوروپا چێتەوە بۆ ئێران ئێران چێتەوە بۆ عێراق لە عێراق چێتەوە بۆ سووریا هەرچی شتی فۆکلۆر ئەمانەیە تۆ چکە خەڵک بۆ حەزی لە شتی فۆکلۆرە ئێستا هیوایەتێ قەنەعەت لای مندای ئینشاڵڵا بەس سێرێکەکەم هەڵێ وڵای دڵم پێڕنە چکە کاتی خۆی کە بیرەکاتەوە باوە پلانچیان بەکارێناوە ها ئینسان دایمە یادگاریەکان خۆشە کە چیتە تەمەنێکەوە. جاران خەڵک کە بەکاری هێنا ساڵانە پاکردنەوە یەویست ئەم عادەتی وایە ینی خزمەتی ئەوێت خزمەتی ئەوێ و ئەبێت دەست پێ بۆ حاجەتەکانی ترنی مەسەلا خواردنی تیا هەڵگریت بیبێ لە 2 ڕۆژ 3 ڕۆژ لە سەلاجامێنێتەوە لەبەروی خواردنەکە و حاجەتە کالەیەکە بێ بە سەبەبی خراپبوونی حاجەتەکە بەڵام ئەگەر ئەو کەسە و حاجەیەکە بەکارێنێ لە عینی کاتە بەتاڵی کاتەوە و عینی کاتە کاتی شۆردی سەرنەخۆن داینێتەوە بۆی وشی بێتەوە هیچ زەرری نابێت و تەمەنیشی زۆر درێژە بێت و ئێستاش وەکو جاران ڕاستە فەرمی جاران کە خەڵک ئامبر بۆ لای مزگەر ئێستا دەرمانی پاکەرەوە زۆر بووە وەسایلی پاکردنەوە زۆر بۆ بابەتی مس تێگەی ئێستا خەڵک لە ماڵی خۆی ئەتوانێت بە جۆرەها دەرمان هەیە بۆ پاکردنەوە ئێمە خۆمان لە لامانە لە جۆری کلێنسمان لەلایە لە جۆری جۆرە شامپۆیەکمان لەلایە جۆری مەڵامێکمان لەلایە اینجا بە ئاولیمە پاکە بێتەوە بە کەچە پاکە بێتەوە بە ترش پاکە بێتەوە بەو شتانە هەمووی خزمەتی ئەکرێت. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە تەوەری یەکەمماندا ئەمڕۆ باس لە پێشەنگای کاری دەستی بازرگانی دەکەین کە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت دەپرسین ئاخۆ ئەم فستیڤاڵ پێشەنگایە چۆن بەڕێوە دەچێت و ئەو شتانە چینکە لەوێ لە خۆی دەگرێت و تەنها کاری دەستەیە خۆت بە بازار سازیشی تایە چەند هاوڵاتیان دەتوانن سەردانی بکەن چەندین پرسیار دەربارەی ئەم بابەتە کە ئیتر لە دوای ڕەمەزان و لە دوای جژنەوە ئەتوانین بڵێن لە مانگەیە تۆزە و چالاکیانەکەم بۆیە لە هەڵەبجە ئەم پێشەنگایە سازکرا ئەمانەیە زیاتر گفتوگۆ بکەین و زانیاری لەسەر پێشەنگاکە بزانین. ئێستاش دەچینە لای میوانەکەمان کە لە هەڵەبجە و لە پێشەنگاکەەوە ئێستا ڕاستەخۆ لەگەڵمانە ئەویش زۆر بەڕێز کاک فەرهاد قادرە سەرپەرشتیاری پێشەنگاکە. کاک فەرهاد سڵاوت لێبێت. کاک فەرهاد ئەگەر گوێت لە دەنگمان بێت بەڵێ هۆنیان پێدەچێت گوێبیستی دەنگی ئێمە نەبێت بڕیارە ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی لە پارێزگای هەڵەبجە ئەنجام بدرێت. کاقادر کاک فەرهاد سڵاوت لێبێت. سڵاو لێوە بێت سپاس. کاک فەرهاد لە ئێستادا سلێمانی بەڕاستی جەوێکی خۆڵبارانی هەیە ئێستا لە هەڵەبجەش جەوی ئێوەیە؟ بەڵێ لێرەش جەوی خۆڵباری نارەوەڵا بەداخەوە. ئیشەڵڵا هەمووان تەندروست و سەلامەت بن. ئەگەر کاک فەرهاد پێمان بڵێ پێشەنگاکە لە کێکەوە دەستی پێکردووە و چی لە خۆ دەگرێت؟ سوپاس بۆ دیدارەکەتان. دیارە پێشەنگای نێودەوڵەتی بازرگانی کاری دەستی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی کارەکانی تووە تا ئێستا بە ڕسمی ینی نەکراوەتە پێشەنگاکە و خەریکی ئامادەکارین. ئەمڕۆ 5 دەست بەکار دەکات و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بواتە پێنجشەممە و جومعە و شەممە ئەم 3 ڕۆژە ئەم پێشەنگایە بەردەوامە بێت
تایبەتەوە بە کاروباری دەستی ڕۆژهەڵە بڵین 5 پارێزگای کوردستان 5 پارێزگای جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ پارێزگای هەڵەبجەیە. زۆر باشە لە پێشانگاکەدا چی لە خۆ دەگرێت ئەو بەرهەمانە چین ئایا تەنها بەرهەمی کاری دەستی یا خوشتی دیکە هەیە لەو پێشانگایە نمایش بکرێت؟ خۆی پێشەنگاکە تایبەتە بە کاروباری دەستی ئەو کەسانی کە توانای بەرەمێنانی بابەتێکیان هەیە بە دەستی ئەوە بابەتەکە بەڵام لە هەمان کاتشا بەشی خۆراکی بۆ زیاد کراوە چکە بەشی خۆراک خۆتان زانمیوانێکی زۆر ڕۆ کاتە پێشەنگاکەوە ئەکرێ ینی خۆراک پێشکەشی ئەو میوانانە کرێ بۆیە بەشێکی تایبەت کراوەتەوە کە دوورە لە پێشەنگاکەوە ینی لە پەراوێزی پێشەنگەکە بەشی خۆراکی ساز کراوە بۆ پێشکەش خۆراک مەبەستە لە بەرهەمی خۆماڵیە بەرهەمی ناوخۆییە میوانەکان. بەڵێ بەرهەمی خۆماڵی و هەر بڵێ هەموو جۆرە خواردنێک کە بۆ میوانەکان بتوانین استفادەی لێ بکەن. چەند کەس بەشداری تێدا کردووە؟ ئایا تەنها ئەوانەی کاری دەستین زیاتر چی لە خۆ دەگرێت؟ کاری دەستیەکان زیاترە بۆ پێی کە بە ناوی کاری دەستیەوەیە پێشەنگاکە؟ پێشەنگاکە وەکو باسمان کردم پێشەنگا یەکەم ساڵێتی ئەمە وەکو تەجروبە وەرمانگرتووە وەکو تێز وایە بە ساڵی یەکەمێتی تایبەتە بە 5 پارێزگای جمهوری ئیسلامی ئێران کە بریتێ لە پارێزەکانی سنە و کرماشان و ئیلام و ئازەربایجانی غەربی و لەگەڵ ئینام هەمەدانا ئەم 5 پارێزگا لەگەڵ هەڵەبجە پارێزگای هەڵەبجەوەتە 6 پارێزگا دیارە لە تەجروبەی ئەم ساڵمان و بۆ یەکەم ساڵ پێمان باش و بەشدابوو سنووردار بێ بۆیە لە 85 بەشدابوو لە ئێرانەوە بەشداریان کردووە بۆ زایدەن 10 بەشدابوو لە هەڵەبجە بەشداریان کردووە تێکڕا ژمارەی 95 کەس بەشداریان کردووە لە پێشەنگاکە دیار لە پێشەنگاکە هەرچی و کاروباری دەستی بێت بەشداری پێکرێت و بەشداریان کردووە لە هەموو ئیشەکانی چنین و ڕستنین و هەڵکۆڵین و سازاندنی فەرش و ئەو بابەتانیش بەشداریان کردووە. کاک فەرهاد ئەم پێشانگایە بە سەرپرشتی ژووری بازرگانی هەڵەبجەش ئەنجامدراوە لەگەڵ پارێزگای هەڵەبجە ئەمە تا چەند دەبێتە مایەوەی کە ئاڵوگۆڕی با بڵێن تا ڕادەیەک ئەگەر گفتوگۆی بازرگانیشی تێدا بکرێ یاخود بوترێت کە ئەو کەسانی کە بەشدارن ئاڵوگۆڕی زانیاری لە پیشەی دەستی بۆ نمونە ئەوانەی کە لە هەڵەبجە بەشدارن سوود وەربگرن لەوانی کە لە ئێرانەوە هاتوویان بە پێچەوانەوە تا چەند کاریگەری دەبێت؟ خۆی پێشەنگاکە ژووری بازرگانی پیشسازی هەڵەبجە بە ئامانجی تۆڕ ڕێکخراوەکانی هەڵەبجە بە چاودێری پارێزگای هەڵەبجە سازکراوە و شێوازەیە دیارە پێشەنگاکە سێ مەرامی سەرەکی تایە یەکەم سەرنجڕاکێشانی گەشتیاران بۆ شارەکە دووهەم ڕاکێشانی بەڵێن هێنانی دەستی ئەو پیشەوەرانە بۆ هەڵەبجە و لێرە نمایشکردن بەربوومەکانیان هەمووەکو بازرگانی و هەمووەکو نمایشیەک و دروستکردنی ئەو پردی پەیوەندی لەنیان بازرگان ئەو پیشە دەستەکانی ئێران و هەڵەبجە بۆ وەرگرتنی ئەزمون ئەم سێ مەبەستە هۆکار بوون بۆی کە ئێمە پێشەنگا بکەینەوە کە هەرسیانیان ئەچنە بابەتی بازرگانی و ئەمچنە بابەتی بژانەوەی هەڵەبجە و گەشتیاری و سرنجڕاکێشی ناوچەکە لە بابەتی گەشت و گوزاریە. زۆر باشە تا کاتژمێر چەند دەخایەنێ ئەگەر هاوڵاتیان بیانەوێت سەردانی بکەن بۆ ئەوەی ئەگەر بیانەوێت سوود لەو پێشەنگایە بین کە ئێستا لە هەڵەبجە کراوەتەوە بە تایبەتیوانی کە لە هەڵەبجە دادەنیشن. پێشەنگاکە ئەمڕۆ وەکو ڕۆژ یەکەم کە دەست بەکارەکە بە فەرمی کاتژمێر پێشەنگاکە ئەکرێتەوە هەتا 8 شەو بەڵام لە ڕۆژانی کاواتە لە سبەی دووسبەی لە کاتژمێر 9 بەیانی بۆ کاتژمێر 8 شەو بەردەوامێ بۆ مای 11 کاتژمێر. کاری دەستیەکان تەنها تایبەتە بە خانمانیان پیاوانیش تێدا بەشدارن؟ هەردوو ڕێگەزەکەتیە بەشدارن بە پێی توانە و لێهاتووی خوان و شارەزان لە بوارەکانە بۆیە لە هەردوو ڕێگەزەکەتیا بەشدارن لە هەم لە جمهوری ئیسلامی ئێران و هەمیش لە شاری هەڵەبجە. زۆر باشە کار لەسەر ئەوە کرا کە پێشەنگاکە بناسێنرێ پێش ئەوەی کە دەست پێ بکا بۆی زۆرترین کەس سوودی لێ بمینێ و بە تایبەتیش کێسە تۆزێجەوەکە خۆڵبارینە ڕەنگە هاوڵاتیان زۆر نەتوان بێن بەدەمەوە هاتنی هاوڵاتیان ئێستا چۆنە؟ دیارە وەکو باسمان کردی ئەمە ئێستا لە سەرەتای ڕازانەوە ئامادەکردنی بازاڕەکەیە بازارەکەەوە خەریکە وردەوردە لە دوای منۆگەر وێنەکانە دیار بێت خەریکی ئامادەسازین بۆ ئێمە لاگەدارەکە کردومانە کاتژمێردە پێشەنگاکە ئەکرێتەوە بۆیە وردەوردەوە خەریکە قەرەباڵقیمان لەسەر دروستە بێت و ئێمە کاتژمێردە
مەراسیم دەست پێکات و کاتژمێر 10:30 و لەوە چێ مەراسیمەکە بە ڕسمی بکرێتەوە بەڵام پێشوازیەکی باش لەنا خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕیکلام لە سەردان لە تەلەفۆن و پەیوەندیەکانە هەیە و چاڕێکین بەشدابوویکی زۆر ڕوو لە پێشانگاکە بکات و دەنگدانێکی باشێت و پێشوازیکی باشی لێ بکرێت. ئەم جۆرە پێشانگایانە تا چەند خزمەت دەگەێنێت بۆ پارێزگایە ئەو خزمەتانە چین کە پێشکەش بۆ پارێزگایە دەکرێت بینیمانە کە پێشتر فیستیڤاڵی لەو شێوازیاخ و پێشانگای لەو شێوازەکراوەوە هاوڵاتیانێکی زۆر سەردانی ئەو پارێزگایان کردووە. دیارە ئێمە هەمومان نەزانین ئەمە ڕۆکۆڵە قاری جوگرافیایە و دەسەڵاتی کەسی تیانە هەڵەبجە شارێکی چەپەکە هەڵەبجەکەوتە شوێنێکەوە کە داخراویکی زۆری پێوە دیارە ئەم کرانەوەی کە ئەمە بمانێ لە هەڵەبجە بکرێتەوە تەنها بە یەک بابەت زۆر هەڵەبجە توانێت بکرێتەوە هیچ بابەتی گەشتیاریە کە خۆشبەختانە ناوچەکان ناوچێکی گەشتیاری و گەشتیاری هاوینە و زستانەمان هەیە بەڵام وەکو پێویستە تا ئێستا ئەوڕ لەم بابەتە نەدراوەتەوە بۆیە ڕێکخراوەکان و ئیدارەی شار و لایەنە پەیوەندیدارەکان وەکو ژووری بازرگانی بە پێویستمان زانی و یەکێک لە مەبەستە سەرەکیەکانمان لەمیشە سنوڕاکێشانی گەشتیارانە وەکو جەناب دامەژەت پێکەوە من پێشتر فستیڤاڵی هەنەرمان هەبووە کۆمەڵە چالاکی ترە بۆ لەم شارە کە ساز کراوە تەنها بەمبەستی ڕاکێشانی گەشتیار بۆ ئەم شارە و ئاشنابوونی خەڵک بە گەشتیارە بە شارەکە بە ناوچە گەشتیارەکانی ئەم شارە بۆیە ئەمەش یەکێکە لەو بەرنامانە و ئیشی باشی ئینشەڵا بەدوایەت و هەوڵە دێن فراوانی کەین بە شێوازێک کە پێشوازێکی باش لەسەر تاسەری کوردستانی عێراق و پێشوازی لەم کارە بکرێت چونکە ئێمە تەرکە ڕێگەی بۆ کرانەوەی هەڵەبجە و بۆ ئەوەی کە جوڵەیەکی بازرگانی و جوڵەیەکی ئابووری تێبکەوێت. زۆر باشە کاک فەرهاد دەمێ بزانم بۆچی سنووردارتان کردووە ینی 80 کەس تێدا بەشدارن بۆ زیاتر نەبوو لەبەر چه هۆکارێک؟ وەڵا سەبەبی سەرەکی ئەمە تەجروبەیە ساڵی یەکەمە هاتتەن هەموو کارێکە تۆ دەستی پێ بێک و تەجروبە هەوڵە دەی کە یعنی سمبڵێکی لێوەرگیت نمونی لێوەرگیت نایکەی باشتێکی گشتی چکەیتر ئەمساڵ ئێمە مەزەندێتە بەردەستمان ئەمە خاڵی یەکەمی بوو خاڵی دووەمی ئێمە ئەمساڵ تێچووی هەموو بەشدابووەکانمان گرتە ئەستۆوە و ژووری بازرگانی هەڵبەت ژووری بازرگانی سەرجەم تێچۆکەی گرتە ئەستۆوە لە نەقڵکردن لە شوێنی مانەوە لە دابینکردنی شوێنی پێشانگاکە لە خۆراکی هەر سێ ژەمەکە بۆ بەشدابووانی ئێران بۆیە ئەمە تێچووکی زۆر بوو ڕاستی ئەو بڕێژ کە بەشداری کرد مەبلەغ خۆبزانم دەنگی ناگاتە ئەمە تەجروبەیە ساڵی یەکەمە کاک فەرهاد بەردەوام ئەلو کاک فەرهاد دەمێ بزانین چەند ڕۆژ دەخایەن دەنگ مەگاتە لای جەنابتان بەڵێ بەڵێ ئێستا باشە ئەم پێشانگای چەند ڕۆژ دەخایەنی نازانم ئەگەر ئەماژت پێ ئەم پێشانگای وەکو لە ڕیکلامەکەش ئاماژەمان کرد 5 بۆ 7 مانگە واتە بە ماوەی 3 ڕۆژە ئەمڕۆ بەردەوام ئەمڕۆ دەست پێکات و سبەی 2 سبەیش بەردەوام بێتە ڕۆژی پێنجشەمە و هەینی و شەمە 5 و 6 و 7 مانگ ئەمە ئەم 3 ڕۆژە ئەم پێشانگاکە بەردەوام بێت. زۆر باشە زۆربەی جار کە جۆرە پێشنگایانە دەکرێتەوە کۆمەڵک چالاکی لە خۆ دەگرێت ئایا بچگەر لە بازارسازی و فۆشتنی کاری دەستی هیچ چالاکی تێدا ئەنجام دەدرێت؟ وەڵی بەداخەوە ئێمە بەرنامەمان هەبوو بۆ کۆمەڵە چالاکی بەڵام بەهۆی ئەوەی مانگی ڕەمەزان هات بەسەراوە درەنگ کەوتین ئێمە لە ئامادەکاریەکان و بەپێی ئەو پێشبینەکانی کەشوهاش کەشوها پلەکانی گەرمان بەرەو بەرزبوونەوە و ئێمە سوودمان لەم چەند ڕۆژە وەرگر کە هەم پشووی سەرجەم فەرمانگە و قوتابخانەکانە و هەمووها کەشوهاش لەبارە بۆیە بەداخەوە فریان نەکەوتین بەرگەی هونەریەکان و کۆمەڵە بەرگەی تەرفیهی و ئەوانەی بۆ زیادکەین ئەجنان لە بەرنامەمانە هەبوو بەڵام ئینشەڵا بۆ ساڵانی ئایندا ئەو بەرگانیش بۆ ئیزافەیەک پێ بەڵێ زۆر باشە کاک فەرهاد تا چەند بەڵام بۆ ساڵ هیچ ئامادە نەکراوە بەڵێ تا چەند گەنجانی ئەو پارێزگایە گرنگی دەدەن بەکاری دەستی پێیان خۆشە خولیا و فێربوونی ئەو پیشەیان هەبێت بە تایبەتی لە ئێستادا کە قەیرانی دارایە لەوانەیە زۆرێک لەوانەیە کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانە دانەمەزرێن لەوانەیە پێیان خۆش بە تایبەت خانمان دەست بن ئەم جۆرە پیشانە بۆی کە بتوان لە ڕێگەیەکەوە ژیانیان دەستکەوێت. وەڵا وەک جەنابەت ئاماژەت پێکرد قەیرانێکی دارایی قوڕی لە هەرێمی کوردستان کردو و ئەم قەیرانەش زۆر کاریگەری لەسەر دانیشتنی هەڵەبجە بە دەرەجەیەک چکە ناوچەکە داخراوە و ئێمە زیاتر ینی بەو داتا لە بەردەسایە نزیکەی 5,000 تەرجوو لە پارێزگای هەڵەبجا کە جامعی تەواو کردووە و بێکارە هەیە بۆیە ئەمە بۆ خۆی
هۆکارێکە بۆی کە خەڵک هەوڵی خۆشیێنی بدات. هەوڵی خۆشیێنی با دیارەیەکێک لەو ڕێگە ئەساسەکانی خۆشیێنی لە جیانەکە خەڵپەری پێداکاری دەستیە. بۆی ئێمە یەکێک لە هۆکارێک سەرکیەکانی کردن ئەم پێشانگاوکە و ئاماژەمان پێکرد ئەوەیە کە ئێمە ئەم خەڵکە خاوەن پیشەکەیەتەم پارێزگاوە گرێبەستێک لەگەڵ ئەو خەڵکە ئیمزا بکە تێگەشتنیەکە خول لە دەوراتە پێکەوە بیکەنەوە بۆ فێربوونی کارەکە و ئێمە ئەمانەوێت خەڵکە فێری کاری دەستی بێت و زۆرێک بە شارەکانی ئێران وڵاتانی جیهان کە دانیشتوانەکەی زیاتر بەکاری دەستی و خەریکن بژێی ژانی خۆیان دابینەکەن بۆی ئەمە یەکێکە لە ڕێەکان بۆی کە گەنجەکانمان بتوانێت خۆیان لێرە زیاتر پەرە پێبدەن و سوود لە ئەزمموی ئەو پیشەوەبەرانی ئێران وەرگن و بەشێکی جوانی کە بەشداریان کردووە لە پێشانگاکە بەڵێ کۆمەڵی خەڵکی گەنجە و بەشداریان کردو ئەوان نیشکە هەمووی ئێستا ڕوویکردم زۆرێکی لە خەڵکی گەنجان ڕوویکردم کارەوە بۆ کاری خۆشیێنی. کەواتە چۆن هەماهەنگیتان کرد لەگەڵ ئەو کەسانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدار بوون لە پێشەنگاکە ئایا ئەو هەلە چۆن ڕەخسا بۆیان چۆن بەشداریان کرد؟ دیارە ئێمە وەکومان 5 پارێزگای جمهوری ئیسلامیان بەشداریەکە بەڵام لەو 5 پارێزگایە تقریباً تا ڕادێکی زۆر تێکەڵەیەک هەیە لە 3 پارێزگایانە کە کورد و فارس و ئازەری و عەرەب تێکەڵن بەڵام دوانیان هەر بەڕەسمی پارێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن. دیارە ئێمە لە ڕێی قونسوڵخانەی جمهوری ئیسلامیەرانەوە بە سوپاسەوە لە سلێمانی ئەو کارەکانی کارە ئیداریەکانی بۆ بەڕێکردین و لە ڕێی ژووری بازرگانیەکانی ئێرانەوە ئێمە توانیمان ئەو تەنسیقە دروستکەین و ئەو ژمارە بەشداوانچەکان لەوێ بەشێکیان هەیە لە ژووری بازرگانیەکانە بۆ کاری دەستی لەگەڵ ئەوان تەنسیقرا ئەوانە کە هاتوونەتە ئێرەوە بە هەمانگی ژووری بازرگانیەکانی ئەو 5 پارێزگای بوو کە ئاماژەوان پێکردووە کە هەمەدان و ئیلام و سنە و کرماشان و ئازەربایجانی غەربیە. کاک فەرهاد بەدەر لەم پێشانگایەوە پرسیارێکی دیکە ئاراستە بکەم هۆکار چییە کە ئاڵگۆڕی بازرگانی ئەنجام نادرێت لە نێوان پارێزگای هەڵەبجە لەگەڵ شارەکانی دیکەی ئێران بۆ پێی کە سنوور چەند سنووری نزیکە لە وڵاتی ئێرانەوە بۆچی کار ناکرد لەسەرکردنەوەی ئەو بەرزانە و بۆی زیاتر بتوانێت ئاڵگۆڕی بازرگانی و بێتە بژانەوەی ئابووری لەو ناوچەیە. بەڵێ دیارە سنووری پارێزگای هەڵەبجە بەدایان کیلۆمەتر هاوسنوور لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە و سنوورمان پێکەوەیە کە ئەم سنوورە فراوانە ئەکرێ چەندین مەرز هەڵگرێت یعنی ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئیشکرا لەسەرکردنەوەی دوو مەرزکە لەم سنوورە ئیسفادە بە کەشارەکەی و لە چەقبەستوی ڕزگارێکە ئەوی سنووری بڵێن سنووری تەوێڵە و شۆشمێ لەگەڵ سنووری سازان دیارە تا ئێستا هیچ کامیانوەکو پێویست نەکراونەوە بەڵام خۆشبەختانە ئێستا لە تازەترین هەواڵە ئەوە پردی سازان خەریکە تەندەری دەرچووە و لە دیراسان و لە داڕشتنی پلانەکان بۆ ئیشکردنتیە کە ئەو پردە ببەستێت ئەوەی تر بەشێکە لە ئەو ئامادەسازی کە بۆ کردنەوەی مەرزی سازان بۆیە لە سنووری پارێزگای هەڵەبجە 3 مەرزی لاوەکی هەیە کە جمهوری ئیسلامی و هەڵەبجە پێکۆبەسێ کە سنووری پشتە و بڵین بەمۆیە ناوچەی بەمۆ کەسە بە لە ڕووی دەرەسەر پارێزگای هەڵەبجێ و سنووری بڵین مەرزی لاوەکی شۆشمێ و مڵەخۆردی ژماوەیەکیشی تیاکرا و ئێستا مەرزی سازانیش هاتوتە ناوانەوە کە ئێستا ئیشی لێکرد و پردەکەی بۆ دەرچووە ومێ دەکەین کە هەتا ئێستا ئەوەی کە نەکراوە لە ئایندایەکی نزیکا بکرێت و هەڵەبجە ئەگەر تەنها بەکردنی ئەو مەرزان ئەتوانێت لەو چەقبەستی و لەو پێچ چەپەکێ ڕزگاری بکرێت ئێمە چاوەڕێی ئەو هەوڵە جدیانەی حکوومەتی ئەو هەوڵە سۆزانەی کە هەبوو حکوومەت ناچار بکرێت بەشکوم بە جۆرە لە جۆرەکان ئەم مەرزانەیەکیان باز بکرێت و ئێمەش لەم چاق بە زۆر ڕزگارکردن و ڕێژەی ئاڵوگۆڕی نێوان ئەم دوو پارێزگایە زۆر فراوان بێت و ئێمە بە جۆرە لە جۆرەکانی تا هەڵەبجە بتوانین لەگەڵ جمهوری ئیسلامی هەماهەنگی تەواو بکات. کاک فەرهاد لە ساڵانی ڕابردوودا چەند لیژنەیەک لەلایەن عێراق و حکوومەتی عێراق هاتە سەردانی ناوچەکەیان کرد ئەمساڵ هیچ لیژنەیەک هیچ هەماهەنگیەک لەلایەن عێراق و هەرێمی کوردستانەوە نەکراوە هیچ لیژنەیەک سەردانی و پارێزگایی نەکردەوە بۆ بژانەوەی و مەرزانە و کردنەوەی مەرزانە. وەڵا لە ماوەی ڕابردووە چەندین جار لیژنەی باڵای مەرزە نێودەوڵەتەکانی عێراق سەردانی هەڵەبجەی کردووە و دیراسی ورد کراوە لەسەر هەردوو مەرزی شۆشمێ و سازان کامیان لە ڕووی ستراتیژی و خزمەت بە شارەکەیکەن و کامیان لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیاوە گونجاون بۆ مەرزی نێودەوڵەتی
لە ڕووی ڕێگەوبان و لە ڕووی کەشوهەوا و لە ڕووی ئەوە دیارە ئەوەندەی کە ئێمە بزانین ئەوەندەی کە ئاگادار بین بە دەرەجەیەک ئێستا ئیش لەسەر مەرجی سازانێکیە چونکە وەکو ئاماژەم پێکرد پێشتر خەریکی بڵێنی هەند لە تەندەری پردی سازان دەرچوو و بڵێم کۆمپانیا بەڵندەرەکان وەریان گرتو و ئێستا یعنی ئیش لەسەر گۆڕ شازی داڕشتی پردەکە ئەکرێت بۆ ئەمە هەواڵێکی خۆشە بەڕاستی من کە ڕۆژە بڵێن لانی جێبەجەکاری ئەو پردە بینیوەوەکو هەواڵێکی خۆش پێ ڕاگەانکەوە ئێمە خەریکی دراسین و لە ئایندێکی زۆر نزیکای دەست بە ئیشکارەکانەکەین بۆی ئەم لیژنانە کە هاتوون دیراسی خۆیان کردو و بڕیاری کۆتایی لای ئەوانە و تەسەڵەکەن بڕیارەکەش هەر مەرجی سازان بێت. زۆر باشە تێبێنیتان چی بوو لەسەر ئامادەکاری بۆ ئەم پێشەنگایەوە پلانتان چی دەبێت بۆ داهاتوو؟ وەڵای ئێمە وەکو ئاماژەمان پێکرد ئێمە کاتەکەمان کە بڕیاری کۆتاییماندا بۆ کردنەوەی پێشانگاکە کاتەکەمان زۆر کەم لە بەردەسا مابوو و ڕەمەزانیش هات بەسەرا و ڕەمەزان بۆ خۆی خۆتەزانی مانگێکی پشوویە و مانگێکە کە ئەو جۆرە کارانەتی یاسە بەڵام ئەمە نەوەساین و بەردەوام بووین بۆیە دوای ئەمەگە ئەشکارێک دروست بوو بێت دیارە لەوەیە کە ئێمە تۆزێک ئیشەکەمان لەوچە خێرا کرد بێت بەڵام ئیشەڵا شێکی سەرکەوتوو باشە بێت بۆ ساڵانی ئایندە ئیشەڵا پلانێکی ورتر و جوانتردانین و شتێکە بێت لە ئاستی گەورەی پێشانگاکە و ناوبانگی پێشانگاکە و شاری هەڵەبجە و ئەو پارێزگاین شاوێکە بەشداریان کردووە. کاکفەرات دواپەیامت چییە بۆ ئەو وڵاتانی سەردانی ئێوە دەکەن یاخود ئەو کەسانی کەدا بەشدارن؟ سوپاس بۆ دیدارەکە سوپاس بۆ ئێوە دیارم پێشانگا کورتکردنەوەی ڕێگایە ینی کورتکردنەوەی ڕێگایە و خەڵکەیە کە ئێوە کاری دەستی ئێرانی دەستکەیە بە سێرێکی بە نرخێکی گونجاو و بە کوالەتێکی باش ئێمە ئەم ڕێگەمان بۆ خەڵکە نزیک کردوێتەوە پێشانگاکەمان پێناوەتە ناو شارەکە و ئەو خەڵکەی کە بە تامەزروویە بۆ کاری دەستی و حەزەکە سوود لەوە بێنێتەوە چێژ لێ بینێت ئەتوانین لە ماوەی سێ ڕۆژە سەردانی پارێزگای هەڵەبجە بکات و بە چای خۆی شتەکان ببینێت و ئەو ئامادەکاریانەی کە کراوە ئەو بەرهەمانەی کاتە ناوخۆ سوودی لێوەربگرێت و بەچ ینی بە نرخێکی گونجاو و کالتێکی باش بەدەستی بێنێت. زۆر باشە کاکفەرات پرسیارێکی دیکە قەرباڵغی ئەو شوێنەی کە پێشانگاکەی تێدا ئەنجام دەدرێت وەکو پێشانگای فستیڤاڵی هەنار هەیە وەکو فستیڤاڵەوەیە یاخود کەمتر وڵاتیان تێدا بەشداری دەکەن پێم وایە کەشوهەوای ئەمڕۆژ کاریگەری هەبوو لەوەی کە پێدەچێت کەمترین وڵاتی سەردانی و شوێنە بکات. وەڵا کەشوهەواکە لە ڕووی پلەی گەرما و زۆر گونجاوە تەنها خۆڵبارینەکەیە ینی خۆر نییە و باران نیەک کەشوهەوایکی لەبار و هاو و هەوایکی جەو ینی زۆر لەبارە لە ڕووی پلەی گەرماوە و لە ڕووی ئەوەی کە ئێمە بەشدابووەکانمان ساڵ کوتمان سنووردارە ئێمە ساڵیا بە لە فستیڤاڵی هەنارە 600 بەشدابوو هەبوو. زۆر سپاس بۆ کاک فەرهاد قادر وەزام دەنگی نەما و هەرچەنێمەش کاتەکەمان تەواو بوو سپاس یەکەین کە خۆی سەرقاڵی پێشەنگاکەیە سپاس بۆ کاتێکێ بەیەمی بەخشی و لەگەڵماندا بوو. ئێستاش فیچەرێکمان هەیە سەبارەت بە یەکێک لەو بەرهەمانی کە پێداویستیانی کە ڕۆژانە هەمومان بەکاری دەهێنین ئەویش چەقۆیە بۆیە فیچەرێکمان دەربارەی چەقۆسازی ئامادەیە و بابێکەوە بینەری ئەو فیچەرە بین. من ناوم مۆستا قادرە خەڵکی هەڵشۆیەم لە ساڵی 2000ەوە شەی دەکەم چەقۆی تیژ دەکەمەوە چەقۆی دروست دەکەم گڵۆب و گەسک و لایت و ئەو سۆرە سانەچەک دەکەمەوە بازارم لەخۆی بەزیاد بێت بە بەشی خۆم ڕازیم. وڵای جا پیشەکەم لەبەرۆی حەڵاڵە گوێ حەزم لەوە پیشەیە لەبەر پیشەیەکە درۆتیان ناکەم ڕاستیەکان ئەوەیە چەقۆی تیژ دەکەمەوە و دەستکە چەقۆی دروست دەکەم و ئەو دەهاتەکەمە باشە ڕۆژەیە 5,000 و 10,000 و 15,000 و 4,000 و 3,000 و شێوێ. هەر کەسێک هەوڵ بۆ دیندا شەکەی جوانە
دینی پیرۆزی ئیسلام لە هەموو دینەکان جوانترە ئەوەی لە شیکا بۆ خۆی دەکات نەک بۆ خەڵکی چەخوانە چەخۆی چاکن لەبەرەوەی مارکەکان مارکەی باشە و دەستکردی خۆ من دەستکەکان بۆ گەن نابێت لەبەرەوەی کە بۆ گەن نابێت نایلۆنی پلاستیکۆیە پلاستیکیە قایمە ینی بڵێ نخل نابێت ژەنگیش ناهێنن دەستکەکان بڵێن لە بۆڕی ئاوێت دێنم تەخت دەکەم کە تەختم کرد لە خەڵ بێدەم یەکەم جەگەرمی دەکەم دوای لە خەڵ بێدەم و تەخت دەبێت تەخت دووسان دەکەم لە بۆڕی ئاوێ پشتەکەشم لە سیم بۆ دێن وڵی دەلەبەر هیچ ئیشی کەم پێ ناکرد لەو ئیشە زیاتر بۆیە ئیشەکەم خۆش دەبێت معاشم نییە داهاتم نییە ئەگەر ئەو ئیشەکەم ناژیم بەڵازان و خۆشەویستان لە تەوری دومی بەنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن ئیدامەدان و بەردەوامیدان بەوەی کە ئەو عیبادەت و پەرستشانی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجامانداون و بەردەوامی لەسەر ئەنجامدانیان و سارد نەبینەوە لەسەر ئەو عیبادەتانە مانگی پیرۆزی ڕەمەزان تەنها مانگێک نییە بووی کە تەواوی ئەو عیبادەتان ئەنجام دین و دوایەوە سارد بینەوە و دوایەوە نەتوانین عیبادەت ئەنجام دین نەچینە مزگەوتەکان بۆ نوێژی جەماعەت کۆمەڵی بابەتی دیکە کۆمەڵێک عیبادەتی دیکە کە گرنگە بەردەوامی پێ بدەین بزانین چۆن وا بکەین بەردەوامی بدەین بەم عیبادەتانەوە بەردەوامی لەسەر ئەوەی کە سارد نەبینەوە لەسەر ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجامەدا بەڵام پێش بچین لای ئەو تەورێمان و گفتوگوی زیاتی لەسەر بکەین دەچینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە و قسە و باز دەکەین لەبارەی تەوری دومی بەرنامەکەمانەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەم. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. گوڵە ڕۆژی شێرخۆی وانە؟ بەڵێ بەڵێ ئامی خۆشە ها؟ تامە جەژنتان چۆن بەڕێ کرد؟ خۆر ماڵە خەزورانت چووی نەچووی. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین
ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەزیزان ئێمە وڵی ئێوەش سەرەتا گوێبیستی سرودێکی سامی یوسف دەبین بابێکەوە گوێبیستی و سرود دەبین. بەڵازان و خۆشەویستان فیچەرێکی دیکەمان هەیە لەسەر گوڵ و ڕازاندنەوەی گوڵ پێکەوە بینەری دەبین زانین چۆن لە نێو مشتەلەکاندا پارێزگاری لە گوڵەکان دەکرێت. من ناوم حاجی تۆفیقە و کوڕی حاجی شەعەبول و خەڵقی نۆڕەبابی دەقیقی 32 ساڵ و بۆ 4 مانگ 5 مانگەچێ من لەگەڵ ئەم گوڵ و دار و درەختە مشغوڵم و معیشەتم لەسەرێ ڕوا و حەمد و سەنا بەخوا پێژیاو. گوڵ بەنسبەی کوردەواری خۆمان و ناوشا ئەترافی خۆمان و ئێران و بەغا و تورکیا و سووریا ئەمانە ئێمە چین ساڵانە چینە هێنینەوە سە دنیاوای لە هاتووینا ڕۆژی نەهێنین ساڵانە هەیە بەنسبە دەما ئی تورکیایتیایە ئی بەغایتیایە زایدن زیاتر ئی هۆڵندایتیایە. ئەوە پێقازە ئەمە قوم و پەینیەوێت ئاوی کەمەوێت یعنی بە تەبیعەتەن بە دوور ئێستا هاوینەیەنا لە هاوینا بەسەر ڕۆژارە ئاوی بەی نەشەی جوانەکە گەڵای جوانەکە جا خەڵقی ئەمڕۆ ئێمە و خەڵقی بەتابەتی ئەم سلێمانی ئێمە وڵات نییە بگاتە سلێمانی کەەوەی حەز لە گوڵ بێت فقط بە خێوکردنەوەکەی زەحمەتێک کەمتر ئەزانن بە خێویکە کابرایە ئەوەنگە جوانە بەلایەوە 1500 پێیا و 3 ڕۆژ لە ماڵەوە ناجا ئەم گوڵانە سفەتیان ئێستا بەنسبەت ئەم گوڵەوە ئەمە ناوی جدن نەمرە ئەمە ئاوی کەمەوێت ئەبێ ئاوی کەم بەی بە پتمۆز و بەقومێکی نەرمی جوان ئەیگۆڕی و لە ژوورەدانێ نابێ هەوای سبلیت زۆری بەرکەوێت سیاتر بە تەبیعەتەن ئەژی ئەبێ ئاویشی کەم بی نەوعیکە ئەمە مەتاتە ئەمە ئاوی زۆرە ئەمە عێراقی مەتاتەکە مەسەلە ئاوی زۆرترەوێ شتەکان نەوعیان هەیە ئەم گوڵە هەیە ئەمە تازە هێنامانە ئەمەی هۆڵندایە ئەمە ڕاستەکەی گوڵێکی زۆر ناسکە و زۆر خەڵقێکیش خۆشێوێ فقط گوڵەکە ئەبێ وەک مناڵەوێ بەخێوێت یعنی چۆن مناڵێک بەخێوەکەی لە تەبیعەتی مناڵایە ئاوی زۆربەی گەڵای زەردە ئاوی کەمەی زووشەکە بێ یعنی بە تەبیعەتەن ئەبێ لەسەری ڕابی بەنسبەت ئەمانەی خارجەوە لەگەڵ جەوی ئێمەیە کەم هەڵەکەوێت سەمە لابلابە ئەمە ئێرانیە خۆی تورکیە بەس ئێرانی ژەمەی هەیە ئەمە لابلابە هەتا بەم دارەوە بێت وەک تەبیعەتی ئینسان وایە تا بوەستێ و داری بۆ دانێ زۆر لە نەشە و جوانیایە و حرەکاکە و گەڵای گەوراکە بەس ئەگەر ئەم توڵانەی بێنەوە خوارەوە دایمەخوا هیلاکە لەبەرەوەی حرەکەی ئەم گەڵایان بۆ سەرەوەیە ئەبێ داری بۆ دانێ ئەنجابێ ئاوی کەم بی ئەبێ لە دیو هەیە لە ئەیبەنەوە لە ماڵەوە دایانێن زیاتر بە پەت هەڵیاوەسی حەزی لە هەڵاوەسینە ئەم کۆمەڵە گەورە پەرژینە ئەمە پەرژینێکی جوانە و خەڵقێکی زۆر تەلەبی لەسەرەتی زیاتر بۆ جوانکاری ناوماڵە بۆ دەریشەوە بێ بڵێن بۆ ژوورەوە نییە بڵێن ئیلا بێ هەتایی بەرکەوێت ئەم پەرژینە ئەنجا گوڵە باخی تایە ئەمە گوڵە باخە بە دەورەمەوە ئەم گوڵە باخانە هەمووی بۆ جوانکاری ناوماڵە و خەڵق لە باخە ئەینێژێ بەنسبەت ئەوە ئەمە شمشادا
ئەم شمشادە دانێ زیاتر خەڵکی کاتە ئینجانەوە هەیە بۆ جوانکاری ناوماڵ لە ناو حوشەیە و لە دیوی دەرەوە و ئەینێژن ئەمە زۆر جوانن تر تیاتی ژاڵەیە تیاتی ئەوە پەنجەخانمە تیاتی ئەوە هێرۆیە سەبەنسەوە هێرۆیە هەناری زیینەیە ئەم شتانە هەموو بۆ دەرەوە ئەبن و هەمووشی مقاومەی سەرماش و گەرماژەکە هیچ ساڵێک بەقەی ئەم ساڵە نەهات نییە هیچ ساڵێکیش بەقەی ئەم ساڵە گوڵ گران نییە ئەمە ساڵانەمان هێنا لە ئێرانەمان هێنا ئەمە 15,000 12,000 13,000ەکە و ئێسێ ئەمە ئەبێ بین بە 25,000 ئەمە ئەبێ بین بە 30,000 ئەنجا ئەو حەلی 5,000 4,000 خێرەکە دایمێ خوای دەرەوە خۆشتر بەخێوەکەوە گلێ ژوورەوە بەنسەر دارەکانی دی و دەرەوە جا زیاتر ئەمە لە دوامەوە ئەمە قۆخ و قەیسیە و هەرمێ و هەڵوژێ و سێوە ئەوانە زیاتر احتیاتی چاڵێکی بۆڵەکەنی و گڵی تێکەی و دارێکی ڕاگری بۆ دانی بۆ جوانی و ئاوی خۆی هیوای هەر یەکسەرەی کڕێڵێ ئەی بم لای تەلەڤیزۆنەکەی ودانم بابە ئەمە لای تەلەڤیزۆن نییە چونکم ئەمە تەبیعەتی لەگەڵ تەلەڤیزۆنە ناگونجێ لای تەلەڤیزۆنەوە خەڵقیش تیا هەڵەسێ و دانیشێ هەناسەیەکی تایە لەگەڵ تەبیعەتی و گوڵیان ناگونجێ ئەو ڕۆژەی کە لە ناوم گوڵانەیانە بم نەخۆش یعنی جاری وایە ڕم دوو ڕۆژ سێ ڕۆژ بەم لا بەولایە ئیلا کولی حاڵ چوومە ماڵەوە بێت بێمەوە ئەگەر نزیک بم لێرە نزیک بم بێمەوە ناویان تەماشای شەکەم من جابڕۆم ئەو سەعاتەی لە ناوم گوڵانەیەم دایمێ خوا مرتاحم و لە خۆشیە. هەواڵانی پێغەمبەر صلی الله شەش مانگێک پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان خۆشی و شادیان دەگێڕا بۆی کە ئەو مانگە پیرۆزە دێت دەیانزانین چ مانگێکی پڕبەرەکەتە وە کاتێکیش کە کۆتایی بە مانگی پیرۆزی ڕەمەزان دەهات هەمووی خەمبار دەبوون هەنێک لە هەواڵان هەبوو کە هەر دەگریان بۆی کە ئەو مانگە کۆتایی هاتووە بۆیە مانگێک بووە کە پڕبەرەکەت بووە پڕ خێر بووە و دەیانزانی کە لە مانگەدا دەبێت چ تێشوویەک بۆ قیامەتیان کۆ بکەنەوە گرنگە ئێمەش چاولەوە بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا توانی بێتمان عیبادەتێکی زۆر و پرسشێکی زۆر کۆ بکەینەوە ئەنجام دین و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان هەر بەردەوامی لەسەر ئەو عیبادەت و پرسشانە و بەردەوامی لەسەر هاتوچۆنمان بۆ مزگەوتەکان و ئەنجامدانی نوێژەکانمان بە جەماعەت و لەگەڵیشیدا هەنێک جار هەموو شەیەک توانی بێتمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەموو شەیەک ئەگەر چەند ڕەکاتێکی کەمیش بێ شەو نوێژمان کردوێ بەڵام گرنگە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم شتانە واز لێ نەهێنین و بەردەوامی لەسەر ئەو عیبادەتان و پرسشانە. جا زۆر جارکێشەکە لەوەدا پێشەوەی بچینە مانگی ڕەمەزان هەمیشە کەسەکان نیەتی ئەویان هەیە کە دوای ڕەمەزان یەکسەر بچنەوە سەر ئەو بارودۆخ و ئەو گوناهانەی کە پێش ڕەمەزان ئەنجامیان داناوە هەنی ڕەمەزان نەبووتە وێزگەیەک بۆ گۆڕانکاری ڕنگدانەوەی لە ڕەفتار و کردداری ئێمەیە با هەموو جارێک کە ڕەمەزان دێت ئەوەندەوانی لێوەربگرین بتوانین کە ئەو خواپەرسی کردومانە دوای ڕەمەزانیش هەتا بتوانین بەردەوام بین لەسەری ڕاستە ڕەنگە زۆر جار لە دوای ڕەمەزان زۆربمان مەشغەڵەتی زیاترمان هەبێ بەڵام ئەمەمانەی ئەوەیە کە ئیتر واز لەو کارە باشانە بێنین کە لە مانگی ڕەمەزانە ئەنجاممان ناوە بۆیە دەرفەتێکی زۆر باشە کە ئێمە زیاتر بە خۆمان بچینەوە ئەمە بکەینە هەلێک بۆ ئەوەی کەوانەیەک لە مانگی ڕەمەزانی پیرۆز وەرگرت بێت و توانی بێتمان لەسەر ئەو عیبادەت و پەرستشانە بەردەوام بین کە خوای گەورە بۆی داناوین و بتوانین بەردەوامیمان پێ باشە. هەنێکی لەو کارە چاکانەی کە زۆر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجام دەدرێت کاری بەخشینە بەڕاستی بەخشین تەنها پێوەست نییە بە یەک مانگەوە گرنگە هەمومان هەموو مسلمانان لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش کاری بەخشین ئەنجام دین و ئەوەی لە توانەماندا بێت ببەخشین بە هەژارە و نەداران چونکە تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەژاران پێویستیان بە کۆمەک و هاوکاری نییە بگرە لەوانێ مانگەکانی دیکە زیاتر پێویستیان بە هاوکاریکردن و کۆمەکردنی یەکتر بێت. زۆرجا بەهۆی مانگی ڕەمەزانەوە زۆربیان هاوکاریان پێدەگا بەڵام دوای مانگی ڕەمەزان ڕەنگە هەندی دووچاری بارودۆخێکی زۆر ناخۆش بنەوە بۆیە با ئیشەڵڵا هەمە هەنگاوێک بێ بۆی کە ئەوەی لە تواناماندایە
هەرێکێک لەلایەن خۆمان و بتوانین هاوکار بین هاوکاری ئەو کەسانە بکەین کە پێویستیان پێێتی و ئەمەش ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە بێگومان هەمیشە خێرکردن و نوێژکردن و ئەنجامدانی پرسەکان کارێکی باشە و سوودی مرۆڤیتیایە و ئاسودەیە بۆ ئارامی و دڵ و دەروونمان و بەردەوامبوون لە سەری کاری باشە. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەگەرچی کە شایەتینیەکان هەمووی کۆت و بەند دەکرێن لەوانەیە کاری خراپە کەمتر ئەنجام بدرێت گرنگە کە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەوە لە ناخماندا دروست بێت کە هەردووبارە کۆت و بەند کراون و وا هەست بکەین کەەوە بەردەوامی لەسەرەوەی کە شەیتان لە هیچ شوێنێکە و لە هیچ ڕێگایەکەوە زەفەرمان پێ نەبات و نەتوانێت کاری خۆی ئەنجامداد وە بتوانین بە زیاتر عیبادەتەکانمان و زیاتر پرسەکانمان و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئەنجام دێن هەوڵ دەدەین لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر ئەو بکەین کە چ ڕێگایە بگرینە بەر بەوەی کە بەردەوامی لەسەر عیبادەتانە چ ڕێگایە بگرینە بەر بەوەی کە سارد نەبینەوە بتوانین زیاتر عیبادەت ئەنجام دەین کاری چاکە ئەنجام دەین کاری بەخشین ئەنجام دەین برایەتی ئەنجام دەین لە نێوان موسڵماناندا زۆرێک بابەتی دیکە زۆر عیبادەتی دیکە کە گرنگە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەنجام بدرێت. ئەنجامی زۆر جار لە کەسانێکە ویستم ئەڵێن خەتای ئێمە نییە کە دوای ڕەمەزانەمان لێ لە بەرەوەی تر شەیتان یەتەوە بۆ لامان و ئەم قسانە ڕەنگە بەهانەی زۆرێک لەو کەسانە بێت کە نەیانەوێت لەسەر چاکە بەردەوام بن هەمیشە خۆی گەورە دەرگای کراوەیە و ئێمەی مرۆڤ ویست و ئیرادەمان هەیە بۆی بتوانین هەر کارێکی باشە بەردەوام بین بۆیە بە ئەو بیانوانە نەهێنینەوە و شتێکی تر هەیە زۆر جار سیلەی ڕەحمە کاتێک بۆم نەجەژنیە زۆرمان ڕەنگە سەردانی کەسانی تر بکەین سەردانی نەخۆش بکەین بەڕاستی ئەمەش کارێکی باشە با ئەگەر جەژن و ڕەمەزان بۆتە هۆکاری ئەوەی سەردانی کەسانی تر بکەین و پەیوەندیمان لەگەڵ کەسەکانمانە باشوێ با دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر ئەم کارە. لێبوردەییش زۆر گرنگە کە وەک وەنیا ئاماژەی پێکرد لە ڕۆژانی جەژندا بەتایبەت سیلەی ڕەحم و سەردانیکردن زۆر دەبێت و لێبوردەییش زۆر دەبێت لەو چەند ڕۆژەدا وە گرنگە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەر لێبوردەی هەبێت تا بتوانین دڵی یەکتری ئەنجام نەدەین و بتوانین بەختەوەری خۆشەویستی لە نێوان براکانمان و خوشەکانمان زیاتر بڵاو بکەینەوە ئەوەی کە گرنگیشە ئەنجامدانی سیلەی ڕەحمەوە بەداخەوە هۆنیە لەم سەردەمی ئێستادا و تەکنۆلۆژیا و مەشغوڵ زۆر زۆر یعنی ئێسەوەی لێ هاتووە کە سەرنجەکانی خۆت ڕەنگە نەناسی بە ساڵی جارێ نەیان بینیت لە جەژنەوە جەژناتوانی بیان بینیت و سەردانیان بکەی بۆیە گرنگە لەو دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەو جۆرە عیبادەتانە ئەنجام دەین ئێمە زیاتر لەو تەورەیەماندا تەوری دوی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە عیبادەتەکان دەکەین بە پرسشەکان دەکەین و باز لەو دەکەین کە چی بکرێت بۆی کە زیاتر ئەو عیبادەتانە ئەنجام دەین و بەردەوامی لەسەریاندا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان مامۆستا شاخەوان سیامۆن سووری زانای ئاینی مامۆستایان زۆر بەخێر مامۆستا بەخێر بێ خۆشحاڵم بە ئامادە بوون بەخێر بێ خۆ سەر چاوەکان مامۆستایان دەمەوێت لەوە دەست پێ بکەین مانگی پیرۆزی ڕەمەزان ینی خۆی گەورە تەنها مانگەی دانا بۆ عیبادەت و پەرستش یاخود گرنگە موسڵمان مانگەکانی دیکە ڕۆژەکانی دیکەش هاوشێوەی ئەو مانگە عیبادەتی تێدا ئەنجامدان وەک خۆی لە قورآنی پیرۆزە دەفەرمێت من ئینسان و جنم دروست کردو بۆ عیبادەتکردن. قسەیەکتە بوو جەنابەت؟ وڵا ویستم ئاماژە بۆ بم کە مامۆستا لە پامی ڕۆژانی پێنجشەممە لامان دەبێت مامۆستا عەرزتین خۆشحاڵین کە بڕگەیەکی نوێ لە پامی ڕۆژە خۆشحاڵ دەبین کە هەفتانە سەردانمان کەیت و گفتوگۆ سەربارەت بە و بابەتانە بکەین کە لە هەفتەکە ئەنجام درراوە بەتایبەشی ئەم هەفتەیەش کە جژن بوو ڕەمەزان تەواو بوو کارێکی باشە کە دەربارەی ئەو بدوین. زۆر باشە بۆ ئیزافای قسەکانی هاوکارم مامۆستا شاخەوان لە کۆتایی هەموو هەفتەیەکدا قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕووداوانەی کە لەو هەفتەیەدا ڕووی داوای پێویست بێ بە ئابووری ژیانی هاوڵاتیانەوەی پێویست بێت بە عیبادەت ئەوەی پێویست بێ بە بابەتە کۆمەڵایەتیەکان ئەو بابەتانەی کە بەلای هاوڵاتیانەوە گرنگن وە قسە و باسی نێو کۆمەلگان هەوڵ دەدەین لە کۆتای هەفتەدا لەگەڵ مامۆستا شاخەوان سیامۆن سووری گفتوگۆی زیاتری لەبارەیەوە بکەین. دووبارە بەخێر بێتەوە مامۆستا. خۆش بن یا ربی سپاستان دەکەم. بچینە سەر پرسیارەکەی جەنابەت. ئینشاءالله فەرمووی. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. جژنە پیرۆزەتان لێ یەکەم خی گەورە جژنتان مبارەکات لەو بەڕێزانێکە گویان لێمانە خی گەورە بیان پارێزێجا ئینشاءڵڵا مش لە خزمەتانە ڕۆژانی پێشەمە بپیتوانە. دیارە ڕەمەزان دەورەیەکی ئیلاهیە دەورەیەکی تەدریبیە بۆ ئەوەی کە لە عیبادەت و پەرستشەکان کە پێشتر کردومانە زیاتر پتە بینەوە. ئەو کەسێک کاچێتە کولی عسکەری ئەو کەسێک کاچێتە زانکۆ ئەو کەسێک کە ئەبێتە مامۆسای زانکۆ
دەورێکی بۆکەن و دەورێت ڕۆخۆ دریس بێت دەورێ ئەسکەری بێت ئەم دەورە بۆ چییە بۆ باشتر فێربوون لەو کاروباری کە تایەتی ئەگەر لە سیلاح نەزانێت لێ بزانێت ئەگەر وانەوتنەوەی باش نەزانێت باش بیزانێت ئەم مانگایش ئەم مانگی ڕەمەزانە کە ڕابرد مانگێکە بۆ تەشجیع بوونەوە و بۆ بەهێز بوونەوە بۆ زیاتر شەحن بوونەوەی ئینسانەکان چونکە خی پەروەردگار لەو مانگەدا دژمنی سەرەکی ئەمە کە شەیطان ئایبەستێتەوە دژمنی سەرەکی ئەمە شەیطانە کۆت و زنجیرەکەات ئەم مانگە بۆ ئەوەیە کە ئینسان زیاتر شەحنی ئیمانی خۆی بکە قورئانیش فەرموویەتی بۆ گۆڕانکاریە يعني رمضان بو قران كاريه فرميتي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بوشي لعلكم تتقون وهذا رمضان بو برسيتينيه الرمضان كم الله بيامي زور قوريه يعني اوي بيامي برسيتي تينيوتيني بلا رمضان يعني ام دو بيام هرني لرمضان بابتي تينيوتي وبابتي برسيتي بالكو حيج نيه بو چونكا پیغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم خلقان يكي بالرجوع بن ئێوارە خی پەروەردگار بۆیان نووسێت تەنها بۆیان بنووسن مەلایکەتەکان ئەم ئینسانە برسی بووە تەنها بۆیان بنووسن تونی بووە کەواتە تینوێتی و برسێتی هیچ نیە لە ڕۆژوو بوونە بۆ بابەتێکی زۆر گەورەترە کە تەغیرە کە گۆڕانکارە لەعلەکم تتەقون ئینسان تەقوای زیاد بکات لە مامەڵەکردن لەگەڵ دراوسێکەیە تەقوا و دینداری زیاد بکات لە مامەڵەکردن لەگەڵ کەسوکار و خێزان و منداڵەکانیە لەگەڵ ڕەفیقەکانیدا تەقوا و دینداری زیاد بکە لە هاتوچۆکردنی مزگەوتدا تەقوا و دینداری زیاد بکات لە جلوبەرگیدا لە نوێژکردنیدا لە شەو نوێژیدا لە قورئان خوێندنیدا هەنی ئەم مانگە مانگی ئەوەیە مانگی بەرزبوونەوەیە مانگی کەسابەتێکی زۆرە ینی بازرگانیە کە تۆ تەسەوورکە ئەم ئینسانە لە مانگەدا زۆرترین پارە بەدەسێنێت زۆرترین کەسابەتەکەات زۆرترین عیبادەتەکات بۆ بەڕۆژ بە ڕۆژۆ بێت قورئانە خوێنێ بە شەو نوێژەکات بە شەو تەراویحەکات پارشیەوەکات یعنی بەردەوام لە حفظی مەلایکەتایە بەردەوام مەلایکەت دوعای خێری بۆکە ئەم ئینسانە کاتێک کە خەریکی ئەم کەسابەتەیە کە خەریکی ئەم ئیشە جوانەیە لە کۆتایی ڕەمەزاندا ئەم ئینسانە تەشبیه نەبێ قاسەکەی پڕ ئەکا لە دۆلار و پارە ینی عیبادەتی ئەوەندە زۆرە بێت ئەم ئینسانە ناکرێت لە دوای ڕەمەزان دەرگای خەزێنەی پارەکەی بکاتەوە بۆ دەست ینی لە ڕەمەزانە پڕی کردووە هەرتی کردووە کاسبی کردووە هەنێگەر بازرگانێک بەردەوام خەریکی کەسابەت بێت لە کۆتایی تەمەنیدا پارەکە زۆر بێت و دەرگای لێواڵاکە بۆ دز ئەم ئینسانە پێڵەن عاقڵ پێڵەن عاقڵ نیە ئینسانە ئینسانی بڕواداریش لە مانگێکدا کە خەریکی کۆکردنەوە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەیە نابێت لە دوای ڕەمەزاندا دەرگای خەزێنەی چاکەکانی بکاتەوە بۆ خەڵک بیدزێ دەرگای خەزێنەکەی بکاتەوە لەگەڵ دراوسیا خراپ بێت دەرگای خەزێنەکەی بکاتەوە لەگەڵ ڕەفیق و دۆستیا خراپ بێت دەرگای خەزێنەی بکاتەوە بچێتەوە سەر ئەو گوناح و تاوانانەی کە کردی ئیدەن ڕەمەزان هەدەفە یعنی هەدەفێکی زۆر گەورەی لە پشتەوە ئەوە نییە ئینسان بڕاتە ناوێتەنە تینوێتی بێت تەنها بە ڕۆژوو بنە ئەگەر ئینسان لە مانگی ڕەمەزاندا گۆڕانکاری بەسەر نهاتووە ئەوە یەقینی بێ ئەم ئینسانە باش مانگەکەی نەکردووە ئەم ئینسانە ئیسفادەی نەکردو ئاخر ناکرێت پۆلیسێک مانگێک بڕاتە کولەی عسکەری دەورە بخوێنێت دوای کە بێنە دەرەوە نەزانێت میری سیلاح بێنێتەوە ئەمە ئیسفادەی دەورەکە کردووە کاتەمە مسادەتوین بڵێن حکمەتی ڕەمەزان لەوەدایە کە پێویستی مرۆڤە بۆیە خۆی گەورە ئەمەی لەسەر بەندەکانی فەرز کردو و پێویستەکە هەموو ساڵێک لە مانگێکدا بە ڕۆژوو بن و بەخۆیان نابچنەوە و خێر و چاکی زیاتری تیا دەکەین وەک دەبینین لە مانگەکانی تر ئەی طبعاً مانگی ڕەمەزان بەڕاستی ڕووداوێکی زۆر گەورەیە ینی ڕووداوێکی زۆر گەورەی لە مێژووی ئیسلامدا مانگی ڕەمەزان کۆمەڵی ئەرزمکردن پەیامی هەیە ئینسان بەخۆیان بچێتەوە بەخۆیان بچێتەوە لەوەی کە لە مامەڵەکردن بەزەی بە هەژار بێتەوە چونکە جاری وایە ئینسان کە تا برسی نەبێ نازانێت خەڵک برسیە ئەنی ئینسان تا برسی نەبێ نازانێت خەڵک برسیە و هەروەها ئەم ئینسانە هەز بۆ بکە کە خۆی خاوەنی خۆی نییە خۆی خاوەنی هیچ نییە خۆی گەورە خاوەنێتی یعنی خاوەنی ئەرز و ئاسمان کە خوایە جەلە جەلالوهو لە کاتی بانگی بەیانیە کەوتی مەخۆ نابێ بخۆیت ئەمە یانی چی؟ یعنی من خاوەنی هیچ نیم یعنی خوای تەعالا خاوەنی هەموو شتێکە ئێوارەش کە خاوەنەکەی وتی بخۆ خۆراوا بوو ئەخۆیت ئیدەن هیچ شتێ بەدەستخۆم نییە نە خواردنم بەدەستخۆمە نە خواردنەوەم بەدەستخۆمە خاوەنی
ئەرز و ئاسمان کە خوایە وتی بخۆ بێ بخۆم توی مەخۆ نابێ بخۆم يعني پەیامێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەمە پەیامێکی زۆر گەورە ئیعتیرافکردن بە خوایەتی خوا جەل جەلالهو بۆیە ئەم بابەتی ڕۆژوە لەسەر ئومەتانی پێشوش واجب کراوە يعني ونبێ لەسەر ئومەتی پێغەمبەر بێ صلى الله عليه كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم يعني هیچ ئومەتێک نهاتوە ئیلا ڕۆژووی تیا بۆ گەلەکەیان هیچ پێغەمبەرێک نهاتوە ئیلا فەرمانی بە ڕۆژوو کرد بەڵام ڕۆژۆکە چۆن بووە ئەو بابەتێکی درە بۆیە ڕۆژوو جگە لەوە پێویستێکی ڕۆحیە بۆ ئینسان پێویستێکی ڕۆحیە بۆ مامەڵەکردنەوە بۆ بە خۆدا چوونەوە پێویستێکی لاشەیی و صحیشە يعني تۆ ئەم مەعیدەی ئینسانە هەر يعني پێویستە تۆزە ئیسراحەت کات پێویستە تۆزە لاشەی ئیسراحەت کات ئەمڕۆ لە جیهانە جاریوە خەڵکێک کە تووشی هەندێک بابەتە بێت دکتۆر پێڵە نابێنان بخۆیت دکتۆر هەندێک شتی بۆ دانە کە خوارد کەمکردنەوەی خواردنە بۆیە بەڕاستی ئێمە لەم مانگی ڕەمەزانەدا هەدەفێکی زۆر گەورەتر لە پشتی بە ڕۆژوو بوونەوەکەمانە کە گۆڕانکاریمانە لە مامەڵەکردنمانە لە قسەکردنمانە لە عیبادەتمانە چونکە کاکە مۆبایلێکە شەحنیتیانە بوو تۆ داد لە شەحن دوای شەحنە بێ وەکو پێ شەحنەکەوا بێت تۆ مانگێکە لە شەحنی بەردەوام دەیت مانگێکە لە شەحنی بەردەوامە خۆ بێم شەحنە مودەیەک بڕۆ تەسلیمی نەکەی بەڕاستی بۆیە ئەوە گرنگە ئێمە ئەوە ڕەمەزان تێپەڕی و جژن کە ئاهەنگی کۆتایی دەورەکەیە لە ئیسلامدا ئاهەنگی خەڵاتکردنی مسلمانانە ئەوە جژنیش تێپەڕی ئێستا کە کەوتونەتە دوای جژنەوە بەڕاستی ئینسانی بڕوادارە بێ پەیامی هەبێ بۆ دوای جژنیش ناکرێ ئینسان لە عیبادەت و پەرستشەکانە بە شێوازێک سات بێتوە چۆن مزگەوت نەکە دینداری نەکە ئافرەتێکە بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی ڕیتڵی کچی عەمر بوو ڕیتڵ بنت عەمر لە شاری مەکە بوو ئەم ئافرەتە تووشی نەخۆشی نەفسی بوو تووشی نەخۆشی نەفسی بوو هەندێک کەنیزەک و ئەوانەی هەبوو بەیانیان کە هەڵەسان خەریکی خوری ڕێسن بوون تەشی زان چیە؟ جەنابش دەزانین چێ تەشی وەنیە؟ خەریکی تەشی ڕێستن بوون ئەم خوریانیانە بە تەشی ئەیان کردە وەکو گوری سوانیان لێ کرد هەتا نیوەڕۆ لە نیوەڕۆ کە نانێکیانە خوارد دوای هاتنەوە دانیشتنەوە هەر هەموو ئەوەی کە ڕێسیوان هەمویانە کردەوە بەخوری ئەم ئافرەتە تووشی نەخۆشی نەفسی بوو خوای تەعالا لە قورئانە فەرمووی ولا تكونوا كالتي نقضت غزلها ئەمان وەکو ئافرەتە نەبن کە خوریەکەی خۆی ڕیزەکەی خۆی کردەوە بەخوری وەک ئەوە نەبن لا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا خۆی گەورە بۆ عەزەمەتی گەورەی خۆی ورد بۆتەوە لە شتێکی بەڵێ يعني نمونەی بۆ ئافرەتەی هێناوەتەوە لە شاری مەکەیە کەمە یعنی ئەگەر ئەی مسڵمان ئەگەر تۆ دوای ئەوەی عیبادەتێک و بەندایەتیت کردو بڕۆیتەوە سەر هەمان پێشووتر وەکو ئافرەتە کە تووشی نەخۆشی نەفسی بووە تۆش وەکو ئافرەتە وایت وەکو ئافرەتەی کە یەک تاقی خەریکی تەشی ڕێستن بۆ دوای هەمووی کردوتەوە بەخوری مامۆستا لە کورداواری خۆشمانە زۆر جار کە کارێکی نەڵێن ڕیسەکەمان بۆیە بەخوری زۆر لای خۆشمان بەکاری وایە بە خۆمان ڕیسەکەمانەکەینەوە بەخوری بەداخەوە بۆیە ئەبێ برایانی بەڕێز خوشکانی ئازیز کە ئێستا گوێبیستی ئێمە بن ئەبێ زۆر وریایەوە بن زۆر وریایەوە بن ئامان شەیتان زۆر لەوە فێڵبازترە ئێمە تەسەوریەکەین زۆر لەوە فێڵبازترە ڕێوی 7 ساڵەژی پێڵن فێڵباز بەڵام شەیتان لەوەتی هەیە هەر هەیە ناشمرێ بۆیە زۆر فێڵبازە بۆی کە ئەم عیبادەت و بەندایەتی بە شێوازە لە شێوازەکان لەناو بەرێ بیسووتێنێت پاشان ئەو کەسانی کە خی پەروەردگار لە مانگێک هاپەرستن و لە دە مانگەواز لە خواپەرستێنن بەڕاستی ئەوە ینی تۆ هەر لە دنیاشدا وەلیلای المەثل الأعلى ئینسانێک بە ئارەزوی خۆی بڕوا دایرەی بۆ دەوامی فەرمی فەسڵی ناکەن بێقەبوڵەکەن ینی مانگێ بڕوا بۆ دەوام و یان زەمانە ڕۆ بۆ دەوام ئەمە ناکرێ بەڕاستی بۆیە ئینسانی بڕوادار ئەبێ ئەو ئاەتی خی پەروەردگار جل جلاله کە فەرمووی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة تاكو تاي آياتك لم آيات يا أخوي تعالى فرمي أو كساني استقامان بردوامي لسد داري أحب الأعمال إلى الله أدومها وإن قل باشترين عباد الله خواهي فرور قال أوي بردوام بلا سرية قال كميشبو
ئەگەر کەمیش بوو خۆی تەعالا فەرمیوانەی کە ئیستیقامەیان هەبوو سێ مژدەیان پێدرێت قالوا ربنا الله ثم استقاموا استقامەیان بوو لە کاتی سەرە مەرگدا لە کاتێکە کە ئیتر دکتۆر ئیسنێدا و هیچی بەدەستەوە نامێنێت والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق يعني لو كانت هيك نامنة لو كانت تتنزل عليهم الملائكة ملائكة خايف قال بوصل أو إنسان كخريك أمر دعبزه بيان ألا تخافوا ما ترسل جور أما بس بوكسك استقامة يبين بس بوكسك بردوام بيقول سردين داري واعبد ربك حتى يأتيك اليقين حتى مرن عبادتك بيان لا تخافوا ما ترسل لا سزاع ما ترسل لا دوزخ ما ترسل لا خبر ما ترسل لا راحتي ما ترسل ولا تحزنوا ماش ترسى معلوم من دالت كي بخيانك دكانك كي ديت سري باز دكانك كي بريا ويبا لا واش ما ترسى اخفت مخو وابشروا بالجنه خويت على فرم مجدشي بيدن بباشت وابشروا بالجنه التي كنتم توعدون قالوا نحن اولياؤكم في الحياه الدنيا وفي الاخره كا كمل الدنيا جدا ما دامت ولا سردين داري بردوام بوتي مال الدنيا لا قلتوا من قيامتش على قلتوا بشتو بناتي بوي بيغمبري صلى الله عليه واله وسلم السفياني ثقافي هذا خزمتي بيغمبري خوا فرموي أي بيغمبري خوا قل لي في الإسلام قولا لا أسأل عنك بعد أحدا فرموي أي بيغمبري خوا تو اشتيكم بيبلا كدوي تو برسالة كسلكم فرموي قل آمنت بالله ثم استقم تو بلا إيمانا بخوا باشا استقامة بلا سدين داري أم استقامة زور كاريشكي جرينجا يعني إنسان حتى وخواي پروردگار هناسي باتي بخوا پرستيت براستي ئێمە لە مانگی ڕەمەزانەدا مزگەوتەکانمان نەبینی زۆر قەرەباڵغ لە بازاڕەکاندا خوشکانی بەڕێزمانە بینی کە لەچک و حیشمەت و ئەوە ئێستا بەڕاستی مزگەوتەکان چۆڵە بازاڕەکانمان گۆڕاون ئەم خوشکە بەڕێزانە ئەم برا بەڕێزانە ئیمان لە دڵیان هەیە ئیماندارن یەقینەن ئیماندارن یەقینەن نوێژی ژەکەن ئەو خوشکی کە لە بازاردا بەبێ لەچک ئەسوڕێت و نوێژەکات زۆربەی زۆران نوێژەکەن وەنیە بەڵام ئەمێنەوە عادەتێ وەرگردووە ئەبێ ئەوە بزانن کە لە مانگی ڕەمەزانە کاتێک کە خەریکی و عیبادەت و پەرستشە بوونە ئەگەر بیانەوە بەرەو لای خوای پەروەردگار بڕۆن خوا لە خۆیان ڕازیکەن ئەبێ بەردەوام خەریکی عیبادەت بن چونکە خوای تەعالا ئینسان و جنۆکەی بۆ عیبادەت دروست کرد وما خەلەقت الجن والإنس إلا ليعبدون تەرە بۆ عیبادەتە جا عیبادەتیش مانگێک نییە یعنی مانگێک نیت و مانگی خوا پەرستیت و ئیتر دوای ئەواز لە خوا پەرستین بێنی بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمەی مسلمان ئێمەی بڕوادار ئاگامان لەوە بێ باشترین دینداریکردنمان باشترین خواپەرستیمان ئەوەیە کە کەم بێ و بەڵام بەردەوام بێت زۆر باش مامۆستا دەمێت لەسەر شتێک تۆزێک بۆستی نرخۆش ئاماژەت پێ کرد کە ئەوەی کە دیار بێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خوشکانن کە لەو مانگەدا حجابێکی تەواو دەپۆشن یاخود زۆرجار لە میدیاکارەکانیش دەبینن بۆ شێوازی دواتر وازی لە دێنین یعنی چی بکرێەوەی کە بەردەوام لەسەر عیبادەتە چۆن هەستی بەوە کردووە کە ئەمە فەرزێکەوە ڕێزێکی لەو مانگە پیرۆزە گرتووە تا چەند گرنگە لە مانگەکانی دیکەشدا ڕێز لەو واجبە بگرێت ڕێز لەو فەرمانی خۆی باڵادەست بگرێت کە واجبی کردو بۆ هەموو مانگەکانی نەک تەنها بۆ مانگێکی وە بەردەوامی پێ بدات وێڵم زیاتر تۆزێک بۆستی لەسەری چونکە ئەمە دیارە ئەم شتە لەنێو خەڵکات زیاتر دەیبین لەنێو خوشکانە زیاتر دەیبینی چۆن بەردەوامی بدەن بەو حیجابەیان وڵای تەبەن ئەو خوشکە بەڕێزانە ئەوە جێ دەستخۆشیە ئێمە دەستخۆشییان لێکن خۆی گەورە بیان پارێزەوە بەڵگەیەوە کە ئیماندارن ئەو بەڵگەیەوە کە لە ناخیانە ئیمانێکەیە بڕواایەکەیە کە قەناعەتیان وایە خوا هەیە جەل جەلالوه ئەوە خەریکی عیبادەتن بەڵام بەڕاستی ئەمەی کە لە دوای ڕەمەزان بچنەوە سەر ئەوەی کاری کە پێش ڕەمەزان ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئیسفادەیان نەکردەوە زانایان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرموون پێنج شت هەیە بەڵگەیە کە خوای تەعالا ڕۆژی ڕەمەزانی لە قبوڵ کردویانە پێنج شت هەیە هەنی هەر کاتی ئەم پێنج شتە لە هەر ئینسانێکدا بەرجەستە بوو ئەوە بەڵگەیەوەی خوا ڕۆژۆکی لێ قبوڵ کردووی یەکێک لەوانە ئەم ئینسانە ئەو تاوان و گوناهی پێش ڕەمەزان کردبووی دوای ڕەمەزان نەچێتۆ سەری ئەم بەڵگەی ئەوەیە ئەم بەڵگەی ئەوەیە تۆ ئیستیفادەت کردووە تۆ ڕەمەزان قوتابخانەی ڕەمەزان ئیسفادەت تیا کردووە جا ئەو خوشکە بەڕێزەی کە دیارە من هەموو خاڵەکان باس ناکەم بەڵام ئەوەی کە گرنگ بۆ ئەو بوو ئەو خوشکە بەڕێزەی کە لە پێش ڕەمەزاندا حیجابی نەکردووە دوای ڕەمەزان حیجاب و لەچکی کردووە دوای ڕەمەزان دووبارە ئەچێتەوە سەر بابەتی پێش ڕەمەزان ئەوە ئیسفادە لە ڕۆژوو نەکردووە
ئەو ئیسفادەی لە عیبادەت نەکردو ئەو ئیسفادەی کە ئیسلام داوای دێکە بۆ چونکە ئەو خوای جەل جەلالوه کە فەرموویەتی نوێژ بکە هەر ئەو خوای پەروەردگارە فەرموویەتی حیجاب بکە یعنی هەمان فەرمانە هەمان فەرمانی خوای پەروەردگارە ئەو خوای پەروەردگارە جەل جەلالوه کە لە مانگی ڕەمەزانە تۆ لێی ترساویت یان بە خۆشەویستی و عیبادەت بۆ کردووە هەر خوای پەروەردگارە لە دوای ڕەمەزانیشە بۆیە باش شەیطان فێڵ لەو خوشکە بەڕێزانە نەکات بەوەی کە واز لە حیجاب و سەرپۆش بێنن بەخوا ڕۆژێک دێگەر خۆشیان نێکن هەر لە خەبریشا بێ پیانەکەن ئیتر کەفنەکەش بێکەنە سەریان ئەمە بۆیە بێ ئەوە بزانن کە وازهێنان لەو حیشمەتە کردنەوەی دەرگای خەزیێنەی عیبادەتە خەڵک بیبات ئەوەی کە ئەرزم کردن کە هیچ تاجیرێکی عاقڵ دەرگای خەزیێنەکەی ناکاتەوە بڵە دزەکان وەرن بە خۆتان بیبن ئەمیش بەم شێوازە بێ بەڕاستی کردنەوەی دەرگای خەزیێنێ پاشان یعنی من تێ ناگەم خوای پەروەردگار کاتێ فەرموویەتی حیجاب بکەن نەیفەرموو بەس لە مانگی ڕەمەزانە حیجاب بکەن نەیفەرموو کاتێ فەرموویەتی چاوتان بگرن خۆ نەیفەرمووتەنە لە مانگی ڕەمەزانە چاوتان بگرن کاتێک فەرموویەتی ڕازگۆ بن نەیفەرمووتەنە لە مانگی ڕەمەزانە ڕازگۆ بن خوای پەروەردگار فەرمانەکانی عامە یعنی فەرمانەکانی عامە بۆ من و تۆی موسڵمان کە بەردەوام وابین بەردەوام بەو شێوازە بین کە خوای تەعالا داوامە لێکە پاشان خەڵکێک نوێژیان کردووە ئەو خوشکانێک ئاوان خەڵکێک نوێژیان کردووە لە ڕەمەزانە هەر لە ڕۆژی جەژنە ئەزان نوێژکردنی ئەمەش کارەساتە ئەمەش کارەساتە بەڕاستی ئێمە نابێ عیبادەت وەکو عورف تێبگەین کاکە عیبادەت و عورف جایە لێک تۆ بڵێ وەڵا خەڵک نوێژی کردو منیش نوێژەکەم خەڵک بە ڕۆژوو بوو منیش بە ڕۆژوو بم خەڵک وازی لێناوە منیش وازی لێنم ئەمە عیبادەتە ئەمە فەرمانی خوایە وازهێنان لە عیبادەت لە مانگێکدا بیکەیت و لە 11 مانگە وازی لێبێنی کارەساتێکی زۆر گەورەیە من لە کتێبێکا خوێنومە تۆ نازانم سەنەدەکەی دیراسە نەکردووە لە ڕیوایەتی بەنی ئیسرائیلە ئەفەرموون ئافرەتێک دێتە خزمەت پێغەمبەر موسا عەلەیهی سەلام ئەڵێی پێغەمبەر موسا من تووشی عەمەلەی زینا بووم زینام کردووە دوایی کە زینام کردووە حەملیشم بووە بۆ زینایە حەملەکەم شاردۆتەوە بە هەر شێوازێک بێ هەتا کاتی بوونی مناڵەکە بووە دوای لە کاتی بوونی مناڵەکە چوومەتە جێگایەک منداڵەکەم بووە بۆی خەڵک پێم نەزانێ حەیام نەچێت هەر کە منداڵەکە بۆ دەستم خسۆ دەسەر دەمی حتا منداڵەکە مردووە وازم لێ نێناوە ئێستا پەشیمانم هاتووم ئایا بۆم هەیە تەوبە بکەم یان ئەڵێ پێغەمبەر موسا کە تاوانی زینا و تاوانی کوشتنی مناڵێکی بێتاوان ئەم ئافرەتە دەرەکات ئەڵێ هەر بڕۆ دەرەوە تاخوا غەزەبی لە منیش نەکردووە بەردی نەباراندووە پێغەمبەر موسا ئەم ئافرەتە بە دڵشکاوی دەرەکات خوای پەروەردگار جەل جەلالوه جبرائیل لە نێرە بە لای پێغەمبەر موسا جبرائیل دێتە خزمەت پێغەمبەر موسا فەرمێ ئەی پێغەمبەر موسا خوای تەعالا منی ناردووە بە لای تۆ بۆ ئەو ئافرەتە تاوانبارەت بە دڵشکاوی دەرکرد بۆ فەرمووی خە تاوانێکی کردبوو لە پێش ئەوە کەس تاوانی وای نەکردووە فەرمووی خوای پەروەردگار پێی فەرمووم بێم تاوانێکت پێ بڵۆ لە تاوانی ئەو ئافرەتە گەورەتر بێ لای خۆ پێغەمبەر موسا فەرمووی ێ باشە تاوان هەیە لە تاوانی ئەم ئافرەتە گەورەتر بێ کە زینا و قەتڵی بە ناحەقی کردووە فەرمووی بەڵێ ئەو کەسێک کە ڕۆژێ نوێژ ئەکا و ڕۆژێ نوێژ ناکە ڕۆژێ خوا ئاپەرستێ و ڕۆژێ خوا ناپەرستێ تاوان و گوناحی لای خوای پەروەردگار لە تاوان و گوناحی ئەو ئافرەتە گەورەترە کەواتە کارەساتە بەڕاست یعنی کارەساتە ئینسان یعنی بە ئارەزوی خۆی خواپەرستێت ناکرێت خوای تەعالا بە پێغەمبەری فەرموو چی فەرمووی فەستەقیم کەما ئومرت فەستەقیم کەما ئومرت ئیستیقامەتە بێت لەسەر دینداری وەکو چۆن ئێمە فەرمانت پێکەین نەک وەکو چۆن خۆت ئەتەوێت وەجایە خۆی چۆنی بێت و خوا چۆنی بێت وەنیە ئێمەش بەڕاستی ئەبێ ئیستیقامەمان هەبێ لەسەر دینداری وەکو خوا ئەیەوێت نەک وەکو خۆمانەمانوێت بۆیە من برایان و خوشکان ئەگەدار ئەکەم و کاکە وەڵڵا بەدەستێنانی ڕەزامەندی خوا و باشتی خۆن ئاسان نییە وەڵڵا باشت ئەکردرێ بەهشتی خوای پەروەردگار ئەکردرێ بێ بیکڕیت ئەبێ بە عیبادەت بیکڕی خوا بە بەلاش نایداتە کەس إن الله اشترى من المؤمنين خوای تەعالا ئینسان نەفسی ئینسانە کڕێ بە باشت ئەکردرێ
بەهشت بە عیبادە دەکردرێ بەهشت بە ڕەزامەندی خوا کردرێ بەهشت بە ناخۆشەکان دەورەی درراوە بۆیە ئێمەی مسلمان ئەمێ زۆر وریایەوە بین شەیطان دەوروبەرمان فێڵمان لێ نەکا کە بڵین کاکە الحەمدولله ئەوە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووین و ئیترتەوە نا وەکو چۆن کاتێ پێغەمبەر وفاتی کرد صلی الله عليه و آله وسلم ئیمامی عومەر فەرمووی کەس نەڵێ پێغەمبەر وفاتی کرد و پێغەمبەر وفاتی نەکردووە دوای ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ هاتەوە لە دەروی شاری مەدینە بوو هاتەوە فەرمووی خەڵکینە پێغەمبەری خوا وفاتی کردو من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هر کەسێ محەممەدی پەرستۆتەوە پێغەمبەر مرد هەر کەسێ خوا پەرستێ خوا نامرێت ئێستا ڕەمەزان ڕۆشت من كان يعبد الشهر فإن الشهر قد مضى منش واڵە هەر کەسێ مانگی پەرست ئەو مانگەکە ڕۆشت ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت خوای تەعالە ماوە خوای تەعالە بەردەوامە بۆیە ئێمەی مسلمان بەڕاستی نابێ مانگ پەرست بین وەکو چۆن نابێت شەخص پەرست بین نابێ مانگ پەرستیش بین خوای پەروەردگار ئەم مانگە جوانەی هەڵبژاردووە لە نێو 11 مانگەکەیە وەکو چۆن پێغەمبەر یوسفی لە نێوان 11 برایدا هەڵبژاردووە ئەم مانگەشی لە نێوان 11 مانگدا هەڵبژاردووە بۆی من و تۆی مسلمان لەم مانگەدا بتوانین عیبادەتێکی زیاتر بکەین بەندایەتێکی زیاتر بکەین و چەند مانگێک بمان بات نەکە هەر لە شەوی جەژنە ئیتر ئێمە ئیفلاسکەین ئەوە کارە سادە بەڕاست زۆر باشە بۆ مستەفا ئاماژە کەمێک بەو بارودۆخەی کۆمەلگای خۆمان بین کە تا ڕادێک کۆمەڵێک کێشەی زۆرمان هەیە ڕۆژانە هەواڵی زۆر ناخۆش ئەبیستین لە میدیاکانەوە لە سۆشیال میدیاوە جاری وایە ئەمان تاسێنێ هەر بنمونە لە مانگی ڕەمەزانە لە سلێمانی ڕاگەێنرا کە هیچ تاوانێکی کوشتن نەکراوە بەڵام بینیمان لە دوای جەژنا لە جەژنا یەکەم ڕۆژە کارساتێک ڕوویا کە دڵی هەمومانی ناڕەحەت کرد کەواتە ئەمە ئەومان تێناگەێنێ کە مانگی ڕەمەزان چەندێ جوانە ئایا بە ئەمە پەیامە بگەنی لە مانگەکانی تریشە لەسەر گوناح بەردەوام نەبین لەسەر ئەو تاوانانە بەردەوام نەبین و ڕەمەزان بێتەوانەیەک بۆچی دەبێت تر دوای ڕەمەزان بچینەوە سەر هەمان تاوان ئەو هەواڵە ناخۆشانی کە ڕۆژانە ئەیبیستین دووبارە بێتەوە طبعا ئێمە بە گەورەتر لە ڕەمەزان قسەی لێ بکەین ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەم ئیسلامە هەتا خەڵک جێبەجێ بکە دوورە بیتۆ تاوان کە لە مانگی ڕەمەزاندا ئیسلام زیاتر حکوومەتی ئیسراحەتەکە حکوومەتی ئیسراحەتەکە یعنی بۆ زانینتان ئەمە یەکەم ساڵ نییە حکوومەتی ئەعلانیەکات من بەبیرم بێ هەموو ساڵێک دام و دەستگاکانی حکوومەت بە ڕازگویانەی ئەعلانیان کردووە هەموو ساڵێک وتویانە ئەم مانگی ڕەمەزانە یان تاوان هەر ڕووی نەداوە یان کەمترین تاوان ڕووی داوە ئێم بەڵگەی چییە؟ ئەمە بەڵگەی ئەوەی ئەم ئیسلامە زۆر عەزیمە ئەم ئیسلامە هەر کەسێک دەستی پێوە بگرێ ئازاری دراوسێ نادات ئازاری ڕەفیقی نادات هێرش ناکاتە سەر خەڵک ناڕەحەت ناکات حکوومەتیش ئیسراحەتەکە و دام و دەستگاکانی ئیسراحەتەکەن باوەڕ و قەناعەت بفەرمونون ئەگەر ئیسلام وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەم محافظەی سلێمانیە دوو حاکمی بەس تەنها دوو حاکمی با بڕێەوە ئەگەر ئیسلام جێبەجێ بکرێت وەکو خۆی جێبەجێ بکرێت تەسەور کە هەر دوای ڕەمەزان هەر هێشتا لە جەژ نابوو هەموو کوردستان بێتاقەت بوو هەموو کوردستان بەو کارە ساتە دڵتەزیێنەی کە بەڕاستی خەڵکێک بەو دڕەندانە بەو دڕەندەیە بچێتە سەر منداڵی بێتاوان بچێتە سەر ئافرەتی بە ساڵاچووکە خەڵک بچێتە تەمەن خۆی تەعالا شەرمی لێکات تۆ دەست بچێ بیکوژیت ئەمە تاوانێکە هیچ نەبێ ئەو ئینسانە لە ڕەمەزانە نەیکردووە هیچ نەبێ ئەو ئینسانی گێڕاوە لە ڕەمەزانە خۆ ئینسانە خراپە لە ڕەمەزانە بوونی بووە وەنیە لە ڕەمەزانە ئەو کارەساتە بەردەوام بووە بەڵام بەهۆی ڕەمەزانەوە بێت بەهۆی ڕۆژەوە بێ بەهۆی چێکەوە بێ و تاوانەی نەکردو بەڵام کە ڕەمەزان ڕۆژتەوە مەبەستەکەمەوەی ئەم جێبەجێکردنی ئیسلامە وەکو خۆی وەڵڵا خەڵکە حەسێتەوە باوەڕ بفەرمونون یەک ئاەتی خوای پەروەردگار هەیە جێبەجێ بکرێت لە کوردستاندا لە سەدا 90 کوشتن و بڕنی کەمەکات ولكم في القصاص حياة يا أولي الألباب ئێمە نابێت شەرم بکەین لە جێبەجێکردنی فەرمانی خوا ئەم فەرمانی خوای پەروەردگارە تۆڵە سندنەوە هەبێت هەر کەسێکی کوشتۆرە لەم بکوژرێتەوە هەڵی واسە بیکوژە بزانە کەسە کوژێت
کاکە خوا ئێمەی دروست کردووە خوا ئەم کەونەی دروست کردووە ئەفەرمێ مسلمانان وەلەکم فی القیصاص یعنی ئێوە لە تۆڵە سندنەوەیە حیاتێ حیاتێ یعنی تۆ کەسێکی دەسەجنەوە 10 ساڵ قەڵەوێکیت دوای 10 ساڵەکە بەرێ دەجیانە خەڵکە دووبارە ئافاتێکی بۆ دەرەکە ئافاتێکی بۆ دەرەکە کاکە خەڵکی درەکوژێتەوە وەرە بیکوژە کە ئەمت کوشت من ناوێت حاڵەتی وەمان هەبوو چەند جار حاڵەتی وە ئەسڵەن ئەو کەسانێک کە خەڵکە کوژن برایەنە خوشکان ئەو کەسانێک کە خەڵکە کوژن پێشتر خەڵکی تیان کوشتووە تۆ وەرە ئەم ڤایرۆسە لە کۆمەلگایە مێڵە یخوار ئەوانە دووبارە بنەوە کاک ئەوانەی کە خەڵکیان کوشتەوە بەردەوام خەڵکە کوژنەوە وانە بەردەوامەوانە خەڵکە کوژنەوە ئێدێ وەراوانە قوت و پڕکە ئەمانە قیساسیان لێ وەرگرە حکومەتیش ساحەتەکە کاک وەڵا هەر کرێنێک بکڕن بۆ واسینێ و خەڵکانە تەواو بەخوا نەجاتیانە بێ کرێن نەجاتیانە بێ لە هەمووشتە هەر ئاماژەشیان بەودا کە یانە شەوانەکان لە ڕەمزانە داخراوە زۆرترین ئەو کێش و ڕووداوانەی ڕوودەدا بەهۆی ئەو یان و کافتریانەیە کە بە شێوازێکی خراپ بەکارێت و لە ئاینی ئیسلامیشە هەمومان نەزانین کە ئەوە شتێکە گوناحە و مسلمانان نابێ ئەنجام هەر کاتێک مزگەوتەکان پڕ بوون لە مسلمانان تاوان و گوناح کەمە بێتەوە هەر کاتێک مزگەوتەکان چۆڵ بوون یانەی شەوانە و جێگاکان تر پڕ بوون ئەوە بێت چاوەڕێک کارەساتکە بەڕاستی ئەبێت چاوەڕێکە چکە بۆ کاکە من کاچم بۆ مزگەوت مامۆسای مزگەوت ئامۆژگاری مەکات هیچ نەبێت کە چووم بۆ ماڵ لەگەڵ خێزانمدا لەگەڵ ڕەفیقەکانمدا لەگەڵ ئازیزانمدا هیچ نەبێ ئەگەر چاک نەبم خراپەش ناکەم هیچ نەبێ ئەنی ئەگەر ئیش ئیسفادەم نەکردبێ خراپە ناکەم لەگەڵە بەڵام اون کەسێک کار ڕۆ بۆ یانەی شەوانە کە دێتەوە ماڵ بەسەرخۆشی دێتەوە بەسەرخۆشی دێتەوە ساری دامەکات خێزانەکە یەکوژێت شەڕ ئەکات شەڕە نێتەوە یعنی کارەسات دروستەکات جنێوە بە خەڵکەدا لە سوشەڵ میدیاوە یعنی خەڵک ئازارەدا بۆیە بەڕاستی ئەرزم کردن ئەم ئیسلامە بەرنامەیەکی متەکامیلە بۆ خەڵق یعنی بەرنامەیەکی تەواو بۆ ژیان باوەڕ و قەنەعاتم بفەرمون حکوومەت ئەزانێت ئەو کەسێک کە قاتڵ ئەزانێت ئەو کەسێک کە دۆستە ئەزانێت ئەو کەسێک کە دژمنە ئەزانێت ئەم ئیسلامە جێبەجێ بکرێ وەکو خۆی ئەم وڵاتە کەسێک ناتوانێت عەدا بکاتە سەر کەس وەڵڵاهی بڕۆ دیراسە بکە لە هەموو شاری مەدینەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و ددانە ساڵ حکمی کردو لە دەوڵەتی دامەزاندووە لە ژێر دەوڵەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لە 10 ساڵە بەقەر ساڵێکی کوردستان تاوان نەکراوە بەقەر 1 ساڵی کوردستان تاوان نەکراوە مامۆستازانی شتێکی دیکەش هەیە بەڕاستی یاساکانمان سەقەتن یعنی تۆ وەرە کۆمەڵە یاساناز یان بەناوی یاساناس زۆر کەسی لەو بوارە یعنی تۆ باشتر زانین لە خۆی گەورەکە خۆی گەورە بۆ نمونەی لەسەرەوەی کە ئەڵێ ئەبێ بکوژێتەوە تۆ یاسایەک دانی کە 20 ساڵە زیندان نابێ ینی شۆشتی وابێ خوا بۆی گەورەی خۆی کە ئەزانی ئەوە باشترێکە بۆ یاسایەکی دانا خۆی تەعالە هەموار ناکرێتەوە وانە کاکە یاسا قازانجی کۆمەڵگای ئەمڕۆ کۆمەڵەکە چنە پەرلەمان یاساکە هەموارەکەنەوە بە شێوازێکە عەقڵی خۆیان بگرێت بەیانی جەماعەتێکی تر دێن پیان وایە یاسایە بۆ ئەمڕۆ نابێت لە قازانجی هێندێ خەڵک نییە لێرە نوێنەری مسلمانان تا زۆرتر بن تا چەند کاریگەریان دەبێت لەسەر یاسا طبعاً تۆ ئەگەر نوێنەری مسلمان زیاتر بێ و کەسێک کە هەموو خۆ بە مسلمان نەزانێ خۆ لە پەرلەمانیشە بەڵام بەڕاستی لە قیامەت ئازان کە مسلمان نین هەندێکیان ینی قسە بەخوا بکرێن نێنە جواب بۆیە نوێنەری مسلمان حتا زیاد بێ لەو شوێنانەدا قازانجی مسلمانانی تایە بۆ چونکە کاتێکە ئاهلی مزگەوت نایڵن ئاهلی مزگەوت نایڵن یعنی ئاهلی مزگەوت بەس بڕیار بدەن دەنگ بە خەڵکی بەدەستنوێژ بدەن غەیری خەڵکی بەدەستنوێژ ناچێتە پەرلەمان بەس ئاهلی مزگەوت بڕیار بدەن کاتە دوجار عیبادەتەکە نەبووتە هۆی گۆڕانکاری نێناوە عیبادەتەکە تۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێن کاتێک دوو کەس مڕەشع بێت یەکێکیان چاکتر بێت لەوی تریان هیچیان خراپ نین ئەمیان چاکترە لەویان ئەگەر چاکەکە هەڵبژێری چاکترەکە هەڵ نەبژێری لای خوا گوناهباریت ئەو حەدیثە ئیمامی تەبەرانی جێڕێت بۆیە مەبەستەکەم لێرەدا ئەوەیە کاتێکە ئەم خەڵکە لە وەزارەت بێ لە هەر شوێنێک بێ تەڕحێکەن وەزارەتی وایە چەند جار پەیڕە و پرۆگرامی خۆیان هەموار کراوەتەوە کاکە چکە بۆ ئەوەی نەوەدەکان دانا بە خەڵکی 2000 نایەوە 2000 دانا بە خەڵکی 2020 نایە یعنی هەموارەکرێت و بەڵام قورئان هەموارکردنەوەی نییە بەرنامەی خوای پەروەردگار جەل لە جەلال هەموارکردنەوەی نییە تەواو
کۆتایی پیاتوە هەموارکردنەوەی ئەوەی فقها قانونی عەسری پێ بدرێ ئەوەی فقه بابەتێکی ترە فقه بابەتێکی ترە بەڵام خوای پەروەردگار جەل جەلالو کە باسی قیساسەکە هەموارکردنەوەی نییە وەڵام ئەمڕۆ بەدڵمان نییە باسی ئەو کەساکە کە بوختان بۆ ئافرەتێکی مسلمانەکات بوختان بۆ پیاوێکی مسلمانەکە قانونی هەموارکردنەوەی نییە ئەو کەسەی کە دزیەکات قانونەکە هەموارکردنەوە نییە گەورە باشترە زانێ کاکە خۆی تەعالای مە دروست کردووە یعنی تۆ بڵێ ئێمە خۆمان شارەزای کاکە تا ئێزە من نازانم چەند دەمار لە ژیان مایە من تا ئێزە نازانم ڕۆحم لەکوێیە هەر ڕۆح لەکوێیە لە جەستەمە کە دەرەچێت لەکوێ دەرەچێت وانەیە من ئەسڵەن تا ئێزە نازانم عەمەلەی هەڵمی ماعیدەم کە خواردنە خۆم ئاگام لێ نێ چۆنە هەر نازانم چۆنە وانەیە عەمەلەی قسەکردن کە هەر زمانێکە ئەی جوڵێنم و سەوت دەرەکە جارە بە ئینگلیزی جارە بە کوردی جارە بە فارسی جارە بە عەرەبی وانە نازانم عەمەلەکەی چۆنە عەمەلی بیستن چۆنە عەمەلی بینین چۆنە بۆیە من ئەم شتانە نازانم خوای تەعالا منی دروست کردووە خالقی منە ئەو ئەزانە چی بە خەڵکی بەرنامەی من دێ هەوسەبات لێرە تۆزێک بۆستین زۆر جار من دەیبیسم یان زۆر جار باس دەکرێ بە تایبەتەوانی کە کەسانێکی زۆر لای زۆر دینداریش بن باز لەوە دەکەن کە زۆر جار دەڵێن خەتای ئێوەیە ئێوە قوبوڵتانە ئەو یاسایانە دەرەچێت ئێوە ڕێگە ئاساترن بۆ لەو پەرلەمانن بۆ لەو شوێنن کە ئەو یاسای تیادا دەرەچێت بۆ ڕازین بۆ حکمی کە ئەوانەیەکەن بۆ ڕازین بۆی کە ئەو یاسایانە کە یاسای مرۆڤن دەربچێ بەڕاستی لە کاتێکدا کە خۆ ئاماژە پێکرد کە تا زۆرتر بن و مسلمانانە نایڵن شتانە جێبەجێ ینی تۆ کاتێک کە کارێکی خراپە دەکەی کارێکی خراپە دەکرێت دەبێت ئەمە مسلمانان بێنەوە دەنگ لەسەری ئەندا پەلەمانێکی مسلمان هەیە بۆ منە دیندارە بەدەنگ بە هەموو شتێکاوارەکە کە ئەمە شتە غەڵەتە پێچوانەی یاسا و شەرع و هەموو شتێکە ئەبێ ڕێگری لێ بکرێ ئەو دەنگەکەی خۆی دەگەێنێ ینی بەکردار دەیەوێت ئەو کارە خراپە ئەنجام نەدرێ یانی لەوە زیاتر دەبێت چی بکرێ ئێمە ئەوەی کە لەوێ لەسەر ئینسانی مسلمانە ئەوە نییە کە شتەکە سەر ئەگریان سەر ناگرێ ئەوەی کە گرنگە ئەم مسلمانە دەنگی لێبەرز بێتەوە بۆ حەق دەنگەکە تۆ قسەی خۆتەکەیت ما علينا إلا البلاغ بەلاغمان لەسەرە جێبەجێکردن بەدەستی ئێمە نییە بەڵام ئەگەر تا زۆر بیت لە پار بوو لەم ساڵانی ڕابردووە ئەندام پەرلەمانێکی بەڕێز مامۆستایەکی بەڕێز پێشنیارەوەی کە با قیساسە بێت با دەستبڕی نەبێت بۆ دزی با قیساسە بێت بۆ کوشتنەوە هەر لە پەرلەمانە گاڵتەیان بێت ئێدێ ئەگەر سەد ئەندام پەرلەمانیان زۆری نێندام پەرلەمانەکان باوەڕی تەواویان بە قورئان هەبێت باوەڕی تەواویان بە قورئان هەبێت ئەڵێن کاکە ئەم قورئانە قسەی خۆیانە وەڵا قسەی خۆیە ئەی ئەم قورئانە ئەڵێ ئەو کارە بکەنیان نا وەڵا ئەڵێ بیکە ئێدێ با بیکە بزانە گۆڕانکاری دروستە بیانە بەڵام کاتێکە مسلمان لە هەر جێگایە کەمینە بوو شتەکانیش بوو بە دیموکراسی و بەڕاستی کەمینە دەنگ نایەنێت وەرە تۆ ئەو دیموکراسی کاوان بۆ سەرکوتکردنی تۆ بەکارێن ڕاوسە باتنە دەروێ مسلمانان خراپتر نابێت خراپترە بێت کاکە ئێستا تۆ وەرە ئەگەر لەم کوردستانەیە کە زۆرینێ هەرە زۆری مسلمانە کە جوولەکەی هەر زۆر کەمتیایە تەڵەن بۆ زانێت جوولەکە ئەگەر دە جوولەکەی تیابێ لە کوردستانە هەرچی مسلمان هەیە کە لە سەدا 92 ئەوەندەی مسلمانە بڵێن کاکە ئێمە ناچین بۆ ئینتیخابات حرامە و گوناح و با خەڵکی مسلمان نەچێتە پەرلەمان و ئەوە شوێنێکی کوفری و شوێنێکی یاسادانان و شوێنێکی ئەوەیە 5 کەسی یەهودیش خۆیان مڕۆشەکەن هەرچی مسلمان ئالی مزگەوت دێنە ڕوادەنگ بدە کێ دەرەچێت 5 یەهودیەکە دەرەچن کاکە کە 10 نەفەرن خەتای ئەوانی شەگرین لە کاتێکا خۆمان سەبەب بووین خۆمان سەبەب بووینە بۆیە بەڕاستی ئێمە بەدەستی خۆمانەوە لە خۆمانەکەین هەر کاتێک زاڵمێک لە شوێنێکە هەبوو یەقینتانە بێ خەتای مەزلومێکشی دایە ئەو لەم براتانی وەرگرن لە هەر کوێکە زاڵمە بوو چونکە بێدەنگی خەڵک زاڵم دروست دەکات زاڵم کە دروست دەبێ بێدەنگی دروست دەکات خەڵک کە بێدەنگ بوو حەقی بەسەر هیچەوە نەبوو دەستی بە کڵاوەکەی خۆیەوە کرد و بابانەی بە زاڵم دروست دەبێت کە زاڵمەکە دروست بوو خەڵک ویستی قسە بکە ئەوجا زاڵم خەڵک بێدەنگ کات یعنی هەر بێدەنگی خەڵکەکە زاڵمەکەی دروست کرد زاڵمەکەش خەڵکی بێدەنگ کرد بۆیە بەڕاستی ئینسانی بڕوادارە بێ بزانێت کاکە وەڵا ئیسلامەرەوە نێ بڕۆیتە مزگەوت نوێشکەیت ئیسلامەرەوە نێ دوو ڕکات نوێشکەیت ئیسلامەرەوە نێ مانگی ڕەمەزان بەڕۆژوو بیت و بە سەفەری عەمرە بیت هەموو مانگێ بێ بڕۆی ئیسلامەرەوە نێ بەشێکە لە ئیسلام
ئیسلام هاتووە بۆ ئەوەی ژیانی خەڵک ڕێکخاتەوە ئیسلام بۆ هاتووە یعنی معقولە دیموکراسیەک چەند سە ساڵەدایان ناوە بە کەڵکی بەڕێوەبردننی ژیانی خەڵک بێ بەڵام بەرنمەیەکی خوای پەروەردگار ڕەبانی کە بەرنمەیەکی خالیدێ و نەگۆڕە 1400 ساڵەدانەوە بە کەڵکی نێت بە کەڵک نێت لە کاتێکدا لە سەردەمی پیاغەمبەر صلی الله علیه وسلم کە زیادی کردووە تا ڕوخانی دەوڵەتی ئیسلامی 100 ساڵ پێش ئێستا تقریبا 100 ساڵ پێش ئێستا هەموو دەوڵەت بە پێم قورئان ناچوو بەڕێوە وانە ینی ئەوەندە ساڵ ئەوەندە 1000 ساڵ بە کەڵک هاتووە بەڵام بە کەڵک نایە بۆیە بەڕاستی ئینسانی بڕوادار بێت زۆر لەوە ژیرتر بێ ئەوە بزانێت کە قورئان کە بەرنامەی خوای پەروەردگار بۆ ڕێخستنەوەی ژیانە بۆی خەڵک ماڵی خەڵک بە ناحەق نەخوات خەڵک بوختان بۆ خەڵک نەکات بە ناحەق خەڵک ئازاری خەڵک نەدا خەڵک نەکوژێت خەڵک خیانەت لە حکوومەت نەکات حکوومەت خیانەت لە میلەت نەکات حکوومەت درۆ لەگەڵ میلەتانەکە میلەت درۆ لەگەڵ حکوومەتانەکە ڕەفیق بێوەفانە بێ بۆ یەکتری هەموو ئەم شتانە ئیسلامە باسیەکەن ینی کە جێبەجێ بکەین لە پێش هەموو کەسێکە خۆمان ئیسفاداکەین مامۆستا هەنێک ئامۆژگاریت بڵین بۆ ئەو کەسانی کە ئیتر لە دوای ڕەمەزانەوە ساربوونەوەی ڕویان تێدەکات ئامۆژگاری چیە بۆ کەسانە بە تایبەتی گەنجان کە ئێستا وەسیلەی چۆنەڵێ گوناه زۆر بۆ کوجاران نەماوە من هەر لە مۆبایلەکەی خۆمەوە چەندها سایتی خراپ چەندها فیلم و چەندها شتێکە کاتەکانمی تێدا بەفیڕەوە ببم چون تووشی گوناه ببم ئامۆژگاریەکەت بۆ ئەو کەسانە چی بکەین بۆ ئەوەی کەیتر نەگەڕینەوە سەر ئەو گوناه و تاوانەی کە ئەنجاممان ناوە وەڵای یەکەم ئەبێ ئەوە بزانین خوای پەروەردگاری شێک لە ناوەکانی ڕەقیبە ڕەقیب ئینسانیش کاتێکە بە ترافیکێکە ڕۆشت بە جادەیەکە ڕۆشت کامێرەی مروردانرا ڕێک بەو شێوازە ئەڕواکە وەزارەتەکە دایناو وانە بۆی غەرامە نەکرێت ئێمە شێکێک لە ناوەکانی خوا ڕەقیب بەڵای خوای تەعالا ڕەقیبە بەسەرمان گەنجە بەڕێزەکەم برایان خوشکان خوای پەروەردگار مراقەبەمانەکات ڕەقیبە بەسەرمانەوە هەر هەموو شتەکان ئاگایی لێ مەلایکەت ئەو مەلایکەت دێسە شوێن ئاگایی لێ بە خوار تاوانێ بکەی ئاگایان لێ هەر چاکەی بکەی ئاگایی لێ وانە ئینسانێش کە هەستی کرد خوای پەروەردگار ڕەقیبە خوای تەعالا مراقەبەی ئەکات یان هەر شتێکی تر مراقەبەی ئەکات بەڕاستی واز لەو شتە ئەێنێت کە پێچەوانەی ڕەقابەتەکەی من ئەڵێم هەر گەنجێک هەر خوشکێکی بەڕێت هەر برایەکی بەڕێت ئەگەر ئەزانێ خوا مراقەبەی ناکە با بڕۆچیەکە بیکات ئەگەر ئەزانێ خوا مراقەبەی ناکات بۆی خوای تەعالا جەلە جەلالوه ئەم هەموو ناوە جوانی خۆی لە قورئانە باس کردووە کە یەکێک ناوەکانی ڕەقیبە یەکێک ناوەکانی سەمیعە ئەبیستێ کە یەکێک قسەی خراپەکە یەکێک ناوەکانی بەسیرە ئەبینێ کاتێک خەڵکێک تاوانە گوناحەکە ئەم گەنجە بەڕێزانە ئەبێ ئەوە بزانن کە ئێمە مانگێکە لەگەڵ خوای پەروەردگارە بینی خۆمان خۆشەکەین مانگێکە داوای لێ خۆشبوونەکەین مانگێکە ئاشتە بینەوە لەگەڵ خوای تەعالایە مانگێکە داواکەین خوا تەوبەمان لێ گیراکات یەکێک لە نیشانەکانی قبوڵبوونی تەوبەی هەر ئینسانێکی بڕوادار ئەوەیە نەچێتەوە سەر تاوانەکەی ئەوەیە تەوبەی نەسوح بکات جا تەوبەی نەسوح ئەوەیە نەچێتەوە سەر ئەو گوناحە ناوەڵێ ئەو ئینسانە تاوان نەکات چەند تاوانەکات ئەڵێن هیچ نەبی ئەم ئینسانە ئەگەر تاوانێکی کرد زۆر پەشیمان بێتەوە لەسەر گوناحی گەورە بەردەوام نەبێت لەسەر گوناحی گەورە بەردەوام نەبێت گوناحی گەورە وە تاوانی بچووکیش کە کردی تەوبەی لێ بکە و ئەوە نەکات یعنی خۆی نزیکی تاوانی گەورەش نەخات و لەسەر بچووکیش بەردەوام نەبێت بۆیە من ئامۆژگاریم بۆ ئەو خوشکە بەڕێزانە کە لە مانگی ڕەمەزاندا خوای تەعالا هیدایەتی داون ئەو برا بەڕێزانێک کە لە مانگی ڕەمەزانە مزگەوتەکانی قەرەباڵغ کردووە ئامان دوای ڕەمەزانیش ئاگاتان لە دینداری بێ ئاگاتان لە خواناسی بێ ئاگاتان لە شکاندنی سنوورەکانی خوای تەعالا بێ خوای پەروەردگار سنووری کێیە ومن يتعدى حدود الله هەر کەسێ حدودی خوای پەروەردگار ببەزێنەوە زاڵمە بەڕاستی ئەم حدودە جا لە ڕەمەزانە بیبەزێنی یان لە دوای ڕەمەزانە بیبەزێنی ئێمە عەهد و بەڵێنێکمان لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ خوای تەعالایە کردووە عەهد و بەڵێنمان کردو لەگەڵ خوای پەروەردگارایە وتومانە اهدنا الصراط المستقيم أي خواي پروردگار الصراط المستقيم من بشانده خواي تعالى للرمضان فرمون الصراط المستقيم أو ليش أكيد أو تو بروجوبي أو هدايتك خواي تعالى هداية مو هداية نديت أو نيلا بقى رمضان هداية دوا إيه دواي رمضان تو دي قلوبك إخواتك وجني توا
یان لە ڕێگاکە لە ئەی لە ڕێگاکە لە ئادەی گوڵۆپەکەی خۆتە کوژێن دۆ ژوورەکە تاریکەکەی ئەمە بەڵگەی کارەبانیە بەڵگەیەوە کارەبای تۆ خۆت کوژانوتە تۆ هیدایەتی خۆی تەعالاکە شەیە بەڕاستی ئەم ئینسانە خۆی وازی دێنێ بۆیە ئێمە خۆی تەعالا بپەرستین بۆ شێوازەی خوا ئەیەوێت نەک بۆ شێوازەی خۆمانەمانێت چونکە بەڕاستی لە کۆتاییدا بۆ شێوازە بین پەشیمانە بینەوە و عاقیبەت خێریش نابین کەسێک عاقیبەت خێرە بێ کە ئیستیقامەی هەبێ لەسەر دینداری و خوانەسی جەلە جەلالەوە. زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوانسیان وەسووری زانایانی مامۆستای زۆر بەخێر بێ. سپاسەکەی مامۆستای شەڵایمە لەگەڵ تا بەردەوام دەبین هەفتانە لە ڕۆژی پێنجشەممەدا سپاس دەکەین بەوەی کە ئامادە بووی. سەکان خۆش بێخۆ. بەڵام زان خۆشەویستان پێمان وانە کۆتایی بەرنمەیە هاتنی کۆتایی بەنامی پامی ڕۆژ دەخوازیین کە بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.